ناوم جەلال کوڕی شێخ حسامەددینی کوڕی شێخ نووری کوڕی شێخ غەفووری تاڵەبانیم. لە دەی کەڵکانی سەر بە شارۆچکەی کۆیە لەدایک بووم. بە دڵنیاییەوە نازانم کەی لەدایک بووم. پێش ئەوەی دایکم وەفات بکات ئەمویست لە مێژوەکەی بپرسم و تێبگەم، چونکە دایکم نەخوێندەوار بوو. هەر ئەوەندەی ئەزانی وەرزی هاوین بووە و بە حسابێک قسەی ئەکرد کە ئەبێت بگاتە ساڵی 1933 بۆ 1934، چونکە ئەوەی گوت ساڵێک پاش پەیابوونی فلوسی سوور لە عێراق بووە، ئەکاتە ساڵی 1932. لەبەر ئەوە ساڵەکە لە نێوان ساڵانی 1933 بۆ 1934دایە. خۆم پێم وایە موالیدی 1933م، چونکە ساڵێ زووتر مافم هەبوو بچمە قوتابخانەی سەرەتایی. من ساڵێک دواکەوتم، چونکە جاران مناڵ بە 7 ساڵی لە قوتابخانە قبوڵەکرا. لەبەرەوە پێم وایە موالیدی 1933م، هەرچەندە لە دەفتەر و بەڵگەنامەدا ساڵی 1934 نووسراوە. چەند ساڵێک لە دەی کەڵکان ماینەوە. پاشان مامێکی گەورەی باوکم لە کۆیە شێخی تەچی تاڵەبان بوو، ئەمری خۆی بەجێهێنا و باوکمی لە جێی خۆی دانا. ئەو بووە موڕشیدی تەچەکە. لەبەر ئەوە ماڵمان چووە کۆیە. لەبیرم نییە چ ساڵێک چووینە کۆیە، بەڵام ئەزانم کە ئێمە چووینە کۆیە. باری ژیانمان بە تەواوی گۆڕا. لە لادێوە ڕوومان کردە شار. تەچیە ساحەیەکی زۆر گەورەی هەبوو، باخ و سەوزایی لێبوو. هەموو ڕۆژێ زیکر و تەهلیلە و نوێژی لێکرا، نوێژی جەماعەت و بانگی 5 وەختە. هەموو ئەوانە ئێمەی خستە جەوێکی دینی و جەوێک دەروێش و تەچیە و قورئان خوێندن و تەهلیلە و زیکر گرتبوویەوە. من لە یادمە هەر لە مناڵیەوە ئەچوومە ئەو هەڵقانەوە. ئەو سەردەما مامۆستاکانمان هەمویان کورد بوون. شعری کوردیان پێلەبەرەکردین و گۆرانی کوردیشیان پێ ئەوتین و هەستی کوردایەتیان ئەجوڵاندین. ئەوانە هەموو هۆ بوون بۆ ئەوەی من زۆر زوو بکەومە کۆڕی کوردایەتیەوە. لە بیرمە لە پۆلی 4 سەرەتایی بووم، یەکەم جار یادی نەورۆز لە کۆیە کرایەوە. وەکو منداڵێک لە نەورۆزدا شعریان پێ خوێندمەوە. هەروەها چونکە قوتابیەکی باش بووم و هەموو ڕۆژێ کە لە قوتابخانە ڕیز ئەبووین ئەبوایە یەکێک شعر بخوێنێتەوە. زۆر جار من بانگەکرام و زۆر جاریش ئەو شعرانەی ئەم خوێندنەوە شعری حاجی قادری کۆیی و مەلای گەورە و شعرە نیشتیمانیەکانی تر بوون. زوربەیان لە گۆڤاری گەلاوێشدا بڵاوەکرا. مام جەلال باسی مامۆستاکانی سەردەمی سەرەتایی دەکات کە چۆن کاریان کردوتە سەر بیر و ڕەوشت و بۆچوونی سیاسی. لە ناو مامۆستاکاندا دووسێ مامۆستای سەرەتایی زۆر کاریان کردە سەر بیر و ڕەوشت و بۆچوونی سیاسیم. یەکێکیان مامۆستای مێژوومان خوا لێ خۆش بوو، مامۆستا مەجید شێخ نووری بوو. یەکێکی تریان محەممەد ئەمین معروف بوو. ئەو زۆر زیاتر لە هەمویان کاری کردە سەر بیر و ڕاو بۆچوونەکانم. مامۆستایەکی زۆر زیرەک بوو. هەر یەکەیان دەرسی جیاجیان پێوتین، بەڵام بە هەڵس و کەوتیان و ڕەوش بەرزیان لەگەڵمدا بەگشتی کاریان زۆر تێکردین. لە بیرمە کە گەیشتمە پۆلی 5 سەرەتایی ئیتر دەمم لە سیاسەتەدا. مەسەلەی کۆماری مەهاباد لە ئارادا بوو. هێشتا کۆمارەکە دانەنرا بوو، بەڵام باسی سیاسی مەهاباد هەبوو. باسی ڕاپەڕینی بارزان لە ڕۆژنامە و گۆڤاری نیشتیمانی و لە بەشی کوردیەکەی ڕادیۆی تەورێز کە بەشێکی کوردی هەبوو، ئەمانە هەمووی هەوێنی بۆچوونی سیاسی من بوون لەو قۆناغەدا. لەو سەردەمەدا گۆڤاری نیشتیمان کە ئۆرگانەکانی کۆمەڵەی ژێکاو بوو، دەسا و دەست ئەگێڕا و هیوا و ئاواتی ڕزگاری کوردستانی تێدا بەدیەکرا. سەرۆک مام جەلال لە باسی ماڵی خۆیان و ئەو کەشە سیاسیەی کە تەچی تاڵەبانی لە کۆیە هەیبووە دەڵێت لەبەر ئەوەی جەوی ماڵی ئێمە جەوێکی سیاسی بوو، خۆشم حەزم لە شعر بوو. لە قوتابخانە سرودی نیشتیمانیمان لەبەرە کرد، بۆیە لەو کاتەوە هەستی سیاسیم هەبوو. لە بیرمە لە پۆلی 5 سەرەتایی بووم و لە کۆیە یادی نەورۆز کرایەوە.
ئەو یادە زۆر کاری کردە سەر بۆچوونی سیاسیم. ئەوە بوو وتیان نەسرێک بنووسمەوە. منیش وتارێکی کورتم بە عەقڵی ئەو سەردەمە نووسیەوە. باسی ئەوم کردبوو کورد دواکەوتووە و زوڵمی زۆری لێکراوە. وا هەموو دنیا بەرەو ئازادی ئەچێت و جوولەکەش ئەبێت بە دەوڵەت، تەنها کورد بە هیچ نەگەیشتووە. کەوتارەکەم خوێندەوە مامۆستایەکمان هەبوو بانگی کردم. وتی وتەکەت باش بوو، بەڵام جوولەکەش وەک ئێمە ئینسانن، تۆ بۆچی وادوت؟ لە ڕاستیە من مەبەستم ئەوە نەبوو نیشانی بدەم کە پێم ناخۆشە جوولەکە دەوڵەتی بۆ دروست ببێ، چونکە من خۆم لە کۆیە پەیوەندیم لەگەڵ جوولەکەکانی ئەوێ زۆر باش بوو. لە پۆلەکەی خۆمان قوتابیەکی جوولەکەی لێبوو، تەنها من هاوڕێی بووم و ئەویش زۆر کاری تێکردبووم. هەر لەو ساڵانەدا ڕووخانی کۆمەری مەهاباد گەورەترین کاریگەری لەسەر هزری سیاسی مام جەلال دروست دەکات. لەو بارەیەوە دەڵێ بێگومان کاتێ لە بەهاری ساڵی 1947دا کارەساتی ڕووخانی کۆمەر ڕوویدا، ئەو ڕووداوە زۆر کاری تێکردم. لەبەرەوەی کۆیەش لەگەڵ مەهاباد پەیوەندیەکی تایبەتی هەبوو، بەهۆی ئەوەی چەند کۆییەکیش لە مەهاباد بەشدار بوون. لەوانە ڕئیس بەکر عەبدولکەریم حەوێزی و مستەفا خۆشناو کە لە کۆیە پەروەردە ببوون. ئەوانەی تر کە سوکاریان لە کۆیە هەبوو. دوو کۆی تریش چوو بوون بۆ مەهاباد. یەکێکیان عەریف بوو لە سوپا و لە ڕێگەی هاتنەوەدا لە ناو بەفردا ڕق بۆ و مرد. ئەوی تریان محەممەد تۆفیق وەردی بوو، مامۆستای منیش بوو لە پۆلی چواری سەرەتایی. ئەو هەڵهات و چوو بۆ مەهاباد و لەوێوە گەڕابەوە. هەروەها دڵشاد ڕەسووڵی هەبوو، مامۆستا و نووسەر بوو. لە گەلاوێژیشدا نووسینی بڵاوە کردەوە. ئەویش لە مەهاباد گەڕابەوە. وردی و دڵشاد ڕەسووڵی گەڕانەوە و جیران و پاژماوەیەک ئازاد کران. ئێمە لەگەڵ ماڵی وردیدا دراوسێ بووین. دوای گەڕانەوەشی هەردای ئەشکان بەلای حیزبی شوێعیدا، بەڵام دڵشادی ڕەسووڵی دای دەشکان بەلای پارتیدا. ئەوان باسی مەهابادیان بۆ ئەجێڕاینەوە کە چی قەوماوە و چۆن بووە و چی بەسەر کورد هاتووە. بۆیە ئێران لەبەر چاومان زۆر سووک بوو. شا زۆر بەدزێ و دڕندە دەهاتە بەر چاومان، بە تایبەتی کە قازی محەممەدی ئەعدام کرد. من زۆر چاک ڕۆژی ئەعدامی قازی محەممەدم لە بیرە. ئێمە تەعزێمان کرد. بێگومان ئەوە نەبوو کە ڕیشمان هەبێ، بەڵام جلی ڕەشمان لەبەر کرد. خۆمان زۆر بە ماتەمینی نیشاندا، هەرچی نیشانەی گۆرانی و خۆشی هەیە نیشانمان نەئەدا. لە قوتابخانە دەقیقەیەک بە بێدەنگی وەستاین. هەرەسی کۆماری کوردستان لە مەهاباد کارەساتێکی نەتەوەیی گەورە بوو. هەموو کەس زۆری پێناخۆش بوو، بە زیانێکی گەورەی نەتەوەیی ئەزانرا. سەرۆک تاڵەبانی دەستپێکی کاری سیاسی خۆی بەم جۆرە بازەکات. من لە ساڵی 1947ەوە کەوتوومەتە دنیای سیاسەتەوە. سیاسەتی ڕێکوپێک، سیاسەتی ڕێکخراوەیی. پێشتر لە ڕیزی کۆمەڵی پێشکەوتنی خوێندەواری KPX کارم کردبوو. لە ساڵی 1947ەوە وەک ئەندامێکی چالاکی پارتی کە ئەو کاتە پێیانەوت پارتی دیموکراتی کوردی عێراق کارمە کرد. مام جەلال هەر لە سەرەتاوە بیری لای دروستکردنی ڕێکخراوی جەماوەری بووە. بە تایبەت یەکەم جار ڕێکخراوی کۆمەڵی جوتیارانی کوردستان دروست دەکات. ئێمە یەکەم جار لە ساڵی 1948دا بیرمان لە دامەزراندنی کۆمەڵی جوتیارانی کوردستان کردەوە، بۆ ئەوەی جوتیاران ڕێکخراوێکی تایبەت بە خۆیان هەبێ. من یەکێک بووم لەو کەسانەی زۆر چالاک بووم لەو بوارەدا. لە سەرەتادا دەستم کرد بە ڕێخستن و کارکردن لە ناو کرێکاراندا. لەو ڕوانگەیەوە ئەوان بەردی بناغی ڕێخستنن. لە هاوینی 1948 کەوتمە ڕێخستنی کەناسی شارەوانی و ئەو گروپە زۆر نەدارانەی کە هیچیان نەبوو، وەک ئەوانەی لۆکە و پەموو چاگەکەن و هەلاجەکان. لەوانەوە چوومە لای کورتاندرو، شاگردی کورتاندرو، ئاسنگەر و شاگردەکانیان و ئەو خەڵکانەی لەو جۆرە پیشەیەیان هەبوو. توانیمان لە ناویاندا گروپێکی باش دروست بکەین. لە پاشاندا لە ناو جوتیارانیشدا توانیمان کاری باش ئەنجام بدەین. چونکە پەیوەندیم لەگەڵ لادێ هەبوو، بە تایبەتی بەهۆی ئەوەوە زۆر خەڵکی لادێ هاتن بۆ تەکێکەی ئێمە و منیش بە شەوە چوون بۆ لایەن و قسم بۆ کردن و باسمە کرد دوژمن خوێنتان ئەمژێ و زوڵمتان لێ ئەکا و ئێوەش پێویستە ڕاپەڕن و خۆتان ڕێک بخەن و
بەرگری لە مافەکانی خۆتان بکەن. لەو سەردەمەوە واتە لە 1948ەوە هەستم ئەکرد بیر و باوەڕم زۆر چەپ بوو. واتە من لەو گروپە بووم لە ناوپارتیدا کە کتێبی مارکسیمانە خوێندەوە. ئەو کاتە دووسێ کتێبی مارکسی هەبوون. کاک عەلی عەبدوڵڵا بۆی شەرعەکردین و ئەڵقەی ڕۆشنبیریان بۆ دروست کردبووین. لەو کتێبانی کەمان خوێندەوە ماتریالیزمی دیالێکتی و ماتریالیزمی تاریخی لە نووسینی ستالین و تەرجەمەی خالید بەگداش و کتێبی المەسئلة الوەطنیەی ستالین بوو. یەکێک لە وێزگە گرنگەکانی ژیانی سەرۆک مام جەلال ڕاپەڕینی تشرینی 1952 بوو. خۆی لە دیداری تەمەندا بەم جۆرە باسی دەکات. ساڵی 1952 یەکەم ساڵی زانکۆم بوو. ئەو ساڵە ساڵێک بوو کە بەغداد ڕاپەڕینێکی گەورەی لە تشتیندا بەخۆوە بینی. قوتابیان و کۆمەڵانی خەڵکی بەغداد ڕاپەڕین. لە مێژووی عێراقدا بە ناوی ڕاپەڕینی تشتینەوە ناوی دەرکردووە. ڕاپەڕینەکە لە دانیشگاکانەوە دەستی پێ کرد و پاشان پەرەی سند و چووە ناو جەرگەی شار و کۆڵانەکانیشی گرتەوە. خەڵک لەو سەردەمەدا داوای ئازادی و دیموکراسی و دروستکردنی حکوومەتێکی نیشتیمانی بە سەرکردایەتی کامل چادرچیان ئەکرد و داوای بەڕەڵاکردنی زیندانی سیاسیەکان و ئازادکردنی بارزانەکان و گەڕانەوەیان بۆ شوێنی خۆیانە کرد. ئێمەش دروشمێکمان خستە ناو خۆپیشاندانەکەوە داوای بەتاڵکردنەوەی ڕێکەوتنامەی عێراق و ئینگلیزمانە کرد. مەبەستمان ئەوە بوو ئەو داخوازیە بکەوێتە سەرزاری خەڵک. هەروەها داوای ئازادی و دیموکراتی حیزب و ڕۆژنامەکانە کرا و داوای هەڵبژاردننی ڕاستەوخۆ ئەکرا. ئەو کاتە هەڵبژاردن لە عێراقدا ڕاستەوخۆ نەبوو، بە دوو قۆناغدا تێئەپەڕی. دوای ڕاپەڕینی تشتین مەسەلەی هەڵبژاردننی پارلەمانی عێراق و بەشداری پارتی لەو هەڵبژاردنەدا ڕووداوێکی گرنگی ترە کە سەرۆک تاڵەبانی باسی لێوە دەکەن. بڕیاردرا کە پارلەمانی عێراق ڕاستەوخۆ هەڵبژێرێت. پارتی لە زۆر شوێن ئەیتوانی خەڵک هەڵبژێرێت. بەڵام درەنگ بەخۆیدا گەیشت و کارەکە پەلەی تێکەوت. لە کۆیە مەسعود محەممەد هەڵبژێردرا بوو بە نائیب. من لەوێ یەکێک بووم لەو کەسانەی لە هەڵمەتی هەڵبژاردندا زۆر پڕۆپاگەندەم بۆ کرد و بۆ یەکەم جار چوومە بازار و وتارم خوێندەوە. پێشتر من لە هیچ چالاکیەکی واجەماوەریدا بەشداریم نەکرد بوو. بەڵام یەکەم جار بوو چووینە ناو بازار و خەڵکمان کۆ کردەوە و من چوومە سەر کورسی و دەستم کرد بە خوتبەدان دەربارەی هەڵبژاردن و سوودەکانی چۆنێتی هەڵبژاردن. هەروەها باسی کاک مەسعود محەممەد مەکرد کە مرۆڤێکی باشە و خوێندەوار و هوشیارە و پیاوێکی کورتپەروەر و تێکۆشەرە. بیرم دێت ئەو کاتە مەسعود محەممەد ئەندامی پارتی بوو. بەڕاستی خۆی ئاگای لە هەڵبژاردنەکە نەبوو، واتە پارتی هەڵی بژاردبوو. لەناو پارتیدا دوو بۆچوون هەبوون دەربارەی بەشداری لە هەڵبژاردندا کە بچین و بەشدار بین و بزانین چیمان پێیەکرێ یاخۆت مقاتعی بکەین. بۆ یەکەم جار مامۆستا ئیبراهیم ئەحمەد بە ڕەچاوکردنی کتێبەکەی لینین چەبڕەوی لە جوڵانەوەی کۆمۆنیستیدا سەر لێ شێوانێکی منداڵانەیە باسی ئەوەیە کرد کە هەڵبژاردن ململانەیە و مقاتعا هەڵەیە. لەوێدا ئیستیشادی بە لینین ئەکرد ئەبێ هەڵبژاردن بکەین بە ململانێ تەنانەت لە کۆنەپەرسترین پەرلەمانی دنیادا بەشداری بکەین و ململانێ بکەین. خۆ ئەگەر لە هەڵبژاردندا دەرچوین باشە، ئەگەر دەرنەچوین ململانێکەمان کردووە و حکوومەتمان ڕسوا کردووە. ئەگەر دەرچوین ئەوە نوێنەرەکەمان چۆتە پەرلەمانەوە و بیر و باوەڕمانەگەیەنێ. مامۆستا ئیبراهیم ئەحمەد وتی مادام ئێمە لە کۆیە بە دڵنیاییەوە ئەتوانین یەکێک دەربچێنین با مەسعود محەممەد بەشدار بێ. هەرچەندە هەندێ سەرنجی لەسەر مەسعود محەممەد هەبوو، بەڵام وتی با نوێنەری ئێمە بێت و هەڵی ببژێرین، چونکە مەسعود محەممەد پیاوێکی هۆشیارە، خوێندەوارە و پارێزەرە. ئەگەر دەرچوو بیر و باوەڕی ئێمەی پاراست و مایەوە و بە قسە و ئامۆژگاریەکانی ئێمە ڕەفتاری کرد ئەوە زۆر باشە. ئەگەر وانە بوو لایدا ئەوە هەڵوێستی لێوەرەگرین. لە یادمە کە یەکەم جار چوومە چەند دێهاتێک کە دەمناسین و پەیوەندیمان لەگەڵیان هەبوو. لەوێ جوتیارەکانم هێنا و بردمن بۆ تەقتەق بۆ بەشداریکردن لە هەڵبژاردندا و یەکەم جار بوو پێڵاوەکەم دڕا. بە پێخاوسی و لەژێر لێزمەی بارانە پێشیان کەوتم و جوتیارەکان زۆر تەشجیع بوون. من وەک قوتابیەکی کۆلیژ و گەنج شلە شاری ئاوا چالاکم، ئیتر ئەوان چۆن بەشدار نابن. بە باران سەدان کەس لەگەڵمدا هاتن هەتا چوینە تەقتەق و لەوێ دەنگماندا.
دروستکردنی ڕێکخراوەکانی قوتابیان و لاوان و ژنان لە کارە لە پێشینەکانی سەرۆک مام جەلال بوون. مام جەلال لە دیداری تەمەندا ئاوا باسی دروستکردنی ئەو ڕێکخراوانە دەکات. لە ساڵی تازەدا یەکەم کارمان دانانی یەکێتی قوتابیانی کوردستان بوو. ئەحمەد عەبدوڵڵامان هەڵبژارد بە سەرۆک و من بووم بە سکرتێر. ئەحمەد عەبدوڵڵا قوتابیەکی زۆر بەتوانا بوو لە دارولموعەللیمینی عالی بوو. خەڵکی ئامێدی بوو، هەم قوتابیەکی زیرەک و هەم ئەقڵی زۆر باش بوو. عەرەبیشی باش ئەزانی. بەشی مامۆستایانی لە زانکۆ تەواو کردبوو، لە سیاسەتیشەوە زۆر دوور نەبوو. دەستی نووسینی هەبوو. لە بیرمە کۆبوونەوەکەمان لە ماڵی عەبدولقادری کاکە زیاداغای کۆیە لە ئەعزەمیە کرد. عەبدولقادر پیاوێکی باش بوو، پێکەوە هاوپۆل بووین و لە حقوقیش پێکەوە بووین. ئەو کەسانی لەو کۆبوونەوەیەدا بەشدار بوون بریتی بوون لە ئەحمەد عەبدوڵڵا و حلمی عەلی شەریف و غەفوور ڕەشید داراغا و جەلال عەزیز لە سلەیمانی، فایق عەبدولقادر لە بەغدا، لەگەڵ چەند برادەرێکی تر کە هەمومان نزیکەی 12 کەسێ هەبووین. بەڵێ لەوێدا یەکێتی قوتابیان بەرنامەکەی دانرا و لە پاشاندا نامیلکەیەک دەرچوو بە ناوی بۆچی یەکێتی قوتابیانی کوردستان پێویستە کە من نووسی بووم. ئەوە یەکەم باسە کە لە سەرەتای ژیانی سیاسی خۆمدا نووسی بێتم و بەو شێوەیە بڵاو کرابێتەوە. لە دوایی ئێمە بووین بە هەوێن بۆ دانانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانیش. ئەو کەسانەی لە لیژنەی دامەزرێنەردا بوون بریتی بوون لە بەکر ئیسماعیل کە پارێزەر بوو، هەژاری موکریانی و من. ئەو سێ کەسە دانراین لە پاشان حەیدەر محەممەد ئەمین و برادەرێکی فەیلی بە ناوی محەممەد موسا سادق کە قوتابی بوو لە کۆلێژ لەگەڵماندا دانران. بەو جۆرە هەم یەکێتی قوتابیان و هەم یەکێتی لاوانمان دروست کرد. ئەوەی ڕاستی بێ یەکێتی لاوان نەیتوانی ببێتە ڕێکخراوێکی گەورە و ڕاستەقینە. بەڵام یەکێتی قوتابیان جێی خۆی کردەوە و بوو بە ڕێکخراوێکی چست و چالاک. لە سەرەتاوە کۆمۆنیستەکان زۆر کێشەیان بۆ دروست کردین. بەو بیانوەی ئەوە هەنگاوێکە بۆ جیابوونەوە. هەر لەو ساڵەدا ئێمە لەگەڵ قوتابیە شوێعەکاندا کەوتینە ناکۆچی لەسەر مەسەلەی فکری ئایا بوونی یەکێتی قوتابیان پێویستە یان پێویست نییە. هەر لەو سەردەمەدا پەیوەندی سیاسی نێوان دوو پارتی کوردستان لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان گرنگ بوو. لە ساڵی 1953 ساڵی پەیوەندیەکی بەتین بوو لە نێوان پارتی دیموکراتی کوردستانی عێراق و حیزبی دیموکراتی کوردستانی ئێراندا. بۆ یەکەم جار هەندێک لە برادرانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران هاتبوون بۆ لای ئێمە، لەوانە غەنی بلووریان. لە پاییزی 1953دا غەنی بلووریان هات بۆ بەغدا بە ناوی حیزبی تودەوە بۆ ئەوەی بزانێ باری بزوتنەوەی ئێمە لە چیدایە. من خۆم لەگەڵ یاچووم بۆ تەرجەمە بۆ لای عەزیز شەریف و سەلیم چەلەبی. ئەو کاتە لێپرسراوی حیزبی شویعی عێراقی بوون لە جەماعەتی قاعیدە. هەروەها چووە لای جەمال حەیدەری و زانیاری کۆ کردەوە و بردیەوە بۆ حیزبی تودە. هەروەها پەیوەندیشی لەگەڵ ئێمەدا دروست کرد، بەڵام ئەوە بوو لە هاوینی ئەو ساڵەدا حکوومەتی مصدق لە ئێران ڕووخا. ڕووداوەکانی یەکێتی سۆڤێت و وڵاتانی سۆسیالیستی ڕنگدانەوەی لەسەر خەباتی سیاسی کورد هەبووە. مام جەلال لەو بارەیەوە دەڵێ بێگومان بۆ نمونە کاتێکە ستالین مرد ئێمە بۆ یەکەم جار بەشداریمان کرد لەو مەراسیمەدا. من نامەیەکەم بە ناوی مەکتەبی سیاسی پارتیەوە نووسی و بردم بۆ سەفارەتی سۆڤێتی. ئەو ڕۆژەی کە چوون بۆ سەفارەت ترسی گرتن هەبوو، بەڵام من لە بیرمە نامەکەم برد و تەسلیمم کرد و لە دەفتەری تەشریفاتیش ناوی خۆم نووسی، بەڵام نەمنووسی کە من چیم. یادی ماتەمینی مردنی ستالین دانرا و لەو ڕۆژەدا سەعات 12 بوو دەقیقەیەک وەستاین. ڕووداوێکی خۆشت لەسەر ئەوە بۆ بجێڕمەوە. ئەو کاتە کاگنووری ئەحمەدی تەها یەکێک بوو لە ئەندامە چالاک و ناودارەکانی پارتی. ناسرا بوو بە ئازایەتی لە دادگا، چونکە بەرگریەکی قارەمانانی کردبوو لە زینداندا. پێویست بوو لە یادی ماتەمینەکەدا هەر یەکە لە هەر کوێیەک بێت ڕابوەستێ. لە دەقیقەی ماتەمینەکەدا ئەو وەستا بوو. مدیری سجن بەوێدا دێت و بانگیەکە و ئەڵێ مەرحەبا کاکە نووری، وەڵامی ناداتەوە. دوایەوە لێی نزیک بوو بۆ و هەم دیسانەڵێ مەرحەبا کاکە نووری، ئەو هەر وەڵامی ناداتەوە. ئەوی ژەڵێ ئەرێ کاکە نووری ئەوە چییە؟ واقی وەردەمێنێ و سەری سوڕەمێنێت هەتا دەقیقەکە تەواو بێ. اینجا کاگنووری ئەڵێ مردوو مرێ، تۆ نازانی ئەوە چییە؟
ئێستا هەموو عالەم دەقیقەیەک وەستاوە کاتی ماتەمینی ستالینە ئەوی ژەڵێ ستالین چێ؟ مامجەلال لە تەمەنێکی زۆر گەنجیدا دەبێتە ئەندامی سەرکردایەتی پارتی. هۆکارەکەش وەک خۆی دەڵێ بریتیە لە کۆنگرەی دووەمی پارتی لە مانگی مارتی 1950دا لە ماڵی عەلی حەمدی لە بەغدا گیرا. لەو کۆنگرەیەدا ساڵح ڕوشدی و مستەفا کەریم خۆیان لە کۆنگرەکەدا کشانەوە وتیان یان هەمزە دەرەکرێ یان ئێمە خۆمان ئەکشێنینەوە. دوای کشانەوەیان ڕزگاری نوێیان دەرکرد و چەند کەسێکی کەمیان لەگەڵا ڕۆیشت. هەرچەندە ئێمە چارەسەرێکمان دۆزیەوە ئەویش ئەوە بوو لیژنەیەکی نوێ هەڵببژێرێت و هیچ یەکێک لە برادەرە کۆنەکانی تیانە بێت. ئەو لیژنە نوێیە پرۆگرام و پەیڕەوێکی نوێ ئامادە بکە و سیاسەتی پارتی نوێ بکاتەوە و ناوەکەشی بگۆڕێ و بیکات بە پارتێکی جەماوەری شۆڕژگێڕی پێشکەوتن خواست کە سوود لە مارکسی لینینی وەربگرێت. ئەو بۆچوونانەمان لە کۆنگرەکەدا داڕشت و 5 کەسمان هەڵبژارد بۆ بەڕێوەبردننی کاتی پارتی کە بریتی بوون لە مامۆستا ئیبراهیم ئەحمەد و جەلیل هۆشیار کە تازە لە بەندیخانە بەربوو، محەممەد ئەمین معروف خەڵکی کۆیە بوو وەکو مامۆستای ئێمەوا بوو، هەروەها نوری شاویس و بەکر ئیسماعیل. من هەڵبژێرام بەڵام لەبەرەوەی تەمەنم بچووک بوو لە پۆلی پێنجەمی ئامادەیی بووم، خۆم نەم کرد و تەنازولم کرد بۆ جەلیل هۆشیار. بێگومان بەدانانی ئەو سەرکردایەتیە قۆناغێکی نوێ لە ژیانی پارتی دەستی پێکرد. بە بیر و باوەڕێکی نوێ، بەرنامەیەکی نوێ و خەڵکێکی نوێوە. ناوەڕۆکی ئەو نوێخوازیە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو، سکرتێر و ئەندامانی سەرکردایەتی کۆن وەک هەمزە عەبدوڵڵا و عەلی عەبدوڵڵا و کەریم تۆفیق هەڵنەبژێرانەوە بۆ سەرکردایەتی. وتمان بە ئەم جارە ئەوانەی تێدا نەبن، هەتا پارتی ئەکەین بە پارتیەکی نوێ و سەر لە نوێ دای دەڕێژینەوە. هەر لەو ساڵانەدا مامجەلال ڕەغنە لەوە دەگرێ کە ئەوان زۆر شوێن یەکێتی سۆڤێت کەوتون و بێبیرکردنەوە هەموو شتێکی یەکێتی سۆڤێت قبوڵ دەکەن. خراپیەکی تری ئێمە کلکایەتیمان بوو بۆ سۆڤێت، وامانەزانی هەر شتێک لەیەوە بێت وەکو قورئان وایە. بەڵام دوای ماوەیەک ئەو بۆچوونەمان ڕاست کردەوە، زیاتر خۆمان بیرمانە کردەوە. لەو سەردەمەدا من لە باڵە چەپەکە بووم، لایەنگرانی باڵە چەپەکە لە ناو جەماهیردا بە چاکترین و هوشیارترین کەس دەژمێران. لەوانەش وەک حیلمی عەلی شەریف کە لە ئێمە خوێندەوارتر بوو، زیندانی دی بوو، لە کۆیە حەمەد ئەمین معروف هەبوو وەکو مامۆستای ئێمەوا بوو. هەروەها مامۆستا ئیبراهیم ئەحمەد دوای ئەوەی لە بەندیخانە ئازاد کرا و لە هەمووان باشتر لە مەسەلەکەش تێگەیشت بوو. مامۆستا ئیبراهیم بوو بە ڕێنیشاندەر و ڕێبەری ئەو ئیتیجاهە چەپەی ناو پارتی. دەویست پارتی وا لێ بکە کە مارکسی لینینی تەبەنی بکە و دیموکراتی شعبی قبول بکرێ و بکرێت بە دروشم. هەروەها چارەسەری مەسەلەی کشتوکاڵ بکرێت و دۆستایەتی لەگەڵ سۆڤێت پتە بکرێ. ئێمە دژی بێلایەنی وەستاین، چونکە ئەو کاتە حکومەتی عێراق داوای بێلایەنیە کرد. مامۆستا ئیبراهیم ئەیوت ئێمە بێلایەن نین، دوو بەرە هەیە، بەرەی سۆسیالیزم بە سەرۆکایەتی سۆڤێت، ئەوە ئێمە لەگەڵ ئەوین، بەرەی ئیمپریالیزم بە سەرۆکایەتی ئەمریکا، ئەوە ئێمە دژی ئەوین. بۆیە بێلایەنی بۆ ئێمە مانای نییە. ئەو ئیتیجاهە چەپە لە ناو پارتیدا گەشەی کرد و دەسەڵاتی بەدەسێنا، واتە کەسێک نەبوو بتوانێ بربەرەکانی بکە و دژی بوەستێ. هەر سەبارەت بە پەیوەندی لەگەڵ کوردی پارچەکانی تری کوردستان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووری کوردستان، مام بەو شێوەیە باسی دەکا و دەڵێ میلەتی کوردستان لەو کاتەدا ئەو جیاوازیی نەدەکرد. هەموو کوردەکانی ئێران کە لە زمانی کۆنەوە لێیان قەوما بوو هاتبوونە لای پارتی، وەک زەبیحی، هەژار، حەسەن قزڵچی، دڵشادی ڕەسووڵی، ئەمانە هەموو لە ناو پارتیدا ئەندام بوون و هەر یەکەیان ئەرچیان پێسپێردرا بوو. مامۆستا ئیبراهیم لە پارتیدا وای بیرەکردەوە یەک حیزبی سەرتاسەری هەموو کوردستان داژ عێراق دروست ببێ. داژ عێراقەکە لەو ڕوانگەیەوە بوو لە هەر وڵاتێک داژ ئەو وڵاتە هەبێت و یەک سەرکردایەتیش وەک سەرکردایەتیەکی نەتەوایەتیش هەبێ بۆ هەموو حیزبەکان. واتە هەمان ساڵ گرنگیەکی زۆرماندا بە تورکیا، بەپێی توانای خۆمان هانی چەندین قوتابیماندا کە تازە لە ئامادەیی دەرچوو بوون و بەنیاز بوون بچن بۆ تورکیا و
لەوێ بخوێنن و لەوێ پەیوەندی بکەن بە کوردەکانی تورکیاوە. یەکێک لەوانە نەژاد ناوێ بوو، لاوێکی کەرکوچی بوو لە ئامادەیی لەگەڵ منا بوو. یەکێکی تر لەو کەسانەی هەڵبژێران ئەنوەر دزەیی برای مەرحوم ئەحمەد حەمەئەمین بوو. ئەویش چوو بۆ ئەوێ و دەوری هەبوو بۆ ئەوەی لەگەڵ کوردەکان قسە بکات و هەستی نەتەوایەتیان ببزوێنێ. ڕۆیشتنی مام جەلال بۆ فێستیڤاڵی وارشۆ یەکەم وێزگەی خەباتی خوێندکاری و ناسینی کورد و کێشەکانی بووە بە دنیای دەرەوە. بەڵام ئەم سەفەرە نە ئەوەندە ئاسان بووە نەبێ کێشە. لە عێراق بڵاو کرایەوە کە ئەم ساڵ فێستیڤاڵی پێنجەمی لاوان دەجێڕێ. بەدزیەوە کۆمیتەیەک دروست کرا بۆ ئامادەکردن و بەشداری لە فێستیڤاڵی وارشۆ. ئێمەش لەگەڵ پارتی کۆمۆنیست بەشداریمان تێدا کرد. ئێمە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و ئەوانیش لاوانی دیموکراتی عێراق بوون. بۆ ئەوەی بچین ئەبوایە پاسپۆرت و پارەی سەفەر پەیدا بکەین و بڵاوکراوە و دیاریش لەگەڵ خۆماندا بەرین. ئەو کاتە ئەوەی کە گرنگ بوو جلی کوردی، کلاش و کڵاوی کوردی بوو. خۆ ئەگەر پۆستەرات و بڵاوکراوەی تر هەبێت زۆر باشتر بوو. ئێمە هەموو پێداویستیەکانمان پەیدا کرد و کۆمان کردەوە و کۆمەڵێک یارمەتیشمان لە خەڵک کۆ کردەوە. نوێنەرانی پارتی لە وڵاتەوە بریتی بوون لە مەلا شکور مستەفا، نەجیب خەفاف کە لە تورکیا بوو، هەروەها منیش. لە ڕێگەی سووریاوە سەفەرمان کرد. من موشکیلەم هەبوو چونکە ئەوان هەردووچیان پاسپۆرتیان هەبوو، من پاسپۆرتم نەبوو. برادێکمان هەبوو بە ناوی محەممەد موسا سابیر، پاسپۆرتەکەی ئەومان تەزویر کرد و وێنەکەی ئەومان لێ کردەوە و ئەوەی خۆمان پێوەنا. بەو پاسپۆرتە بە شەمەندەفەر لە مووسڵەوە چوین بۆ حەلەب. لەوێشەوە چوینە شام، اینجا پەیوەندیم بە برادرانی ترەوە کرد. لەوێ ناوی خۆم نووسی و ڕۆیشتین بۆ وارشۆ. لەوێ دوو کەسی تریشمان پێیا کرد، هەموو بووینە 7 کەس. ئێمە ویسمان بە ناوی وەفدی کوردیەوە بەشداری بکەین، بەڵام کۆمۆنیستەکانی عێراق نەیان هێشت هەتا چووینە سەر یەکێتی لاوانی دیموکراتی جیهانی. ئەوانی ژووتیان نابێت ئێوە بە ناوی وەفدی کوردستانەوە بەشداری بکەن. ئێمەش بڕیارماندا لە بەردەم بارەگەی لاواندامان بگرین. لە کۆتاییدا چارەسەرێکی مامناوەندیمان دۆزیەوە. ئێمە وەک گروپێک لەناو وەفدی عێراقی دابین و مافی هەندێک چالاکیمان هەبێت، وەک ئەوەی دیاریەکان بە ناوی خۆمانەوە دابەش بکەین، باگێشتی خەڵک بکەین، چاوپێکەوتن بە ناوی خۆمانەوە بکەین. کە چووینە وارشۆ دوو ڕوودا و ڕوویدا کە ئەمەوێت بۆ مێژوو بیجەڕمەوە. یەکێکیان کچێکی عەرەب و یەکێکیان کوڕێکی کورد. کچە عەرەبەکە ناوی بوشرا جەلیل بەرتۆ بوو کە ماوەیەک یەکێک بوو لە سەرکردەکانی پارتی کۆمۆنیستی عێراق و لەگەڵ جوڵانەوەی ئافرەتانی پارتی کۆمۆنیست بوو. کچێکی شۆخ و شەنجی ناودار بوو. جلی کوردی لەبەر کرد و لەگەڵمان لە شایی و هەڵپەرچەی کوردیدا بەشداریە کرد. ئێمە زۆر سوپاسمان کرد و زۆر لێی مەمنون بووین. ئەویتریان کاک محەممەد مەحموود عەبدوڕەحمان سامی بوو، هاتبوو عەگالی لەسەر کردبوو. ئەیوت من عەشایرم عەرەبیە، جلی کوردیشی لەبەر نەکردبوو. کوڕێکی تریش هەبوو بە ناوی نەوزاد نووری عەبە کە بە نەوزادە قەڵە و ناسرا بوو، خەڵکی سلێمانی بوو. ئەویش هاتبوو بە هەمان شێوە عەگالی لەسەر نابوو. ئەوانە لەگەڵ حیزبی شیوعی هاتبوون. پارتی کۆمۆنیست ئەیویست وانیشان بدات کە وەفدی لاوان تەنها لاوانی کۆمۆنیست نین، بەڵکو لاوانی پارت و ڕێکخراوەکانی تریشیان لەگەڵدایە کە لە ڕاستیدا وانە بوو. وەفدەکە تەنها ئێمە و حیزبی شیوعی و جەماعەتی ڕایەتی شەغیلە بووین، واتە ئەو سێ ئیتیجاهە سیاسی تێدا بەشدار بوو. وەفدەکە منیان کردبوو بە جێگیری سەرۆکی وەفدی عێراقی. سەرکردەیەکی نەقابەی شیوعی ناسرا بوو کە دوایی بەعسەکان کوشتیان، دکتۆر سەلاح الحافزیشمان لەگەڵ بوو. مامۆستای یاسا بوو لە کولیەی حقوق. بەڕاستی زۆر یارمەتی داین. ئەو کاتە ئەو یەکێک بوو لەو کەسانەی لە حیزبی شیوعیدا عەقڵیان زۆر کراوە بوو لەسەر مەسەلەی کورد و خەباتی کورد. ئەو لە پاریز ژیا بوو. ئەو زۆر یارمەتی دام و هانی دام و وتی بڕۆ بڵێ خۆ ئەمە فێستیڤاڵی لاوانە نەک کۆنگرەی ئەحزابی شیوعیە. کەریم مەڕوەژ کە جاران جێگیری سکرتێری گشتی حیزبی شیوعی لوبنانی بوو، ئەو زۆر معارض بوو، زۆر کۆسپی هێنایە پێشمان. ئەو کاتە لێپرسراوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بوو لە یەکێتی لاوانی جیهاندا. سۆڤێتیەکانی ژیارمەتیان داین و کابرایەکی سۆڤێتی هەبوو بە ناوی ڕۆمانۆڤسکی بەرگری لەو بۆچوونەی ئێمە ئەکرد کە کورد گەلێکە و تایبەتمەندی خۆی هەیە. هەروەها لاوێکی شوێعی هندی هەبوو، ئەویش هەڵوێستی باش بوو. بە کورتی ئێمە توانیمان بیسەلمێنین
ئێمە لەناو وەفدی عێراقدا گروپێک بین و مافمان هەبێ و چالاکی خۆمان بنوێنین، دیاری خۆمان دابەش بکەین و دیاریش وەربگرین و دەنگ و ڕەنگی جیاوازی خۆمان هەبێت. دوو مەسەلەش هەبوو زۆر یارمەتی داین لە ناساندنی خۆمان با خەڵکەکان. یەکێکیانەوە بوو کۆبوونەوەیەکمان کرد و نوێنەری وڵاتە گەورەکانی دنیامان بانگهێش کرد، لەوانە سۆڤیەت، ژاپۆن، ئەندەنوسیا و هەندستان و فەڕەنسا و ئینگلیز و ئەمریکا و بەرازیل و میسر. لەو کۆبوونەوەیەدا یاسەر عەرەفاتیش ئامادە بوو. ئەو کاتە وەک قوتابیەک لە قاهیرەوە هاتبوو، بە ناوی وەفدی فەڵەستینەوە بەشدار بوو. ناسینی نازم حیکمەت لە میهرەجانی وارشۆ ڕووداوێکی گرنگە بۆ کورد و بزوتنەوەکەی، چونکە نازم حیکمەت یەکێک لە شاعیرە گەورەکانی تورک بووە. مام جەلال بەم شێوەیە سەبارەت بە نازم حیکمەت دەدوێ. ئەو کۆبوونەوە تایبەتی ئێمە گرنگیەکی تری هەبوو، ئەویش ئەوە بوو ئێمە چوینە لای نازم حیکمەتی، شاعیری ناوداری تورک. زۆر بە گەرمی پێشوازی لێکردین، ئەم لاوە لای ماچ کردین و وتی من کوردم وا خۆش دەوێت. عەتفی زۆر بوو لەسەر مەسەلەی کورد و وتی من دێم بۆ کۆبوونەوەکەی ئێوە. بەستنی کۆبوونەوەکەی ئێمە و هاتنی نازم حیکمەت دوو هۆبوون کە مەسەلەکەی تەقاندەوە، چونکە نازم حیکمەت ناودار بوو. ئەو سەردەما زۆر خەڵک ئەچوون بۆ لای بۆ ئەوەی وەک تەبەڕوک ئیمزای لێوەربگرن. نازم حیکمەت هات بەشداری کۆبوونەوەکەی کرد و منیش بە ناوی لاوانی دیموکراتی کوردستانەوە وتارم خوێندەوە. لە دوای من نازم حیکمەت وتارێکی پێشکەش کرد و باسی زۆڵمی سەرگەلی کوردی کرد و وتی ئەبێت زۆر ئاسایی بێت بۆ گەلی کورد کە بە مافی چارەنووسی خۆی شاد بێ، ئەوانیش وەکو ئینسانی ئەم سەردەما. دوایی قسەکەشی بەوە کۆتایی هێناوتی من سوپاسی لاوانی کورد ئەەکەم کە داوەتیان کردم بۆ ئەم کۆبوونەوەیە، تکایەکیشم هەیە لێیان و هیوادارم بێتە دی، ئەویش ئەوەیە ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستانی ئازاد بانگم بکەن بۆ ئەوەی بەشدار بم لەو جەژنەدا. ئیتر ئەوە جەوی فێستیڤاڵەکەی بە سوودی ئێمە گۆڕی. وتەکانی نازم حیکمەت گرنگیەکی تایبەتی خۆی هەبوو، چونکە شخصێتێکی ناسراو بوو. بەهۆی ئەوەوە کۆبوونەوەکەی ئێمە دەنگی دایەوە و چینیەکان و سۆڤێتیەکانیش وتاریان خوێندەوە و باسییان لە خەباتی کورد کرد. لە سەرەتاوە چینیەکە قسەی کرد، هەرچەندە من پێشتر چینیەکانم بینی بوو ئەوان نەیانەزانی کوردستان هەیە. بەڵام دوای ئەو کۆبوونەوەی سەرۆکی وەفدی چینی هات وتی بە ناوی 120 ملیۆن لاوانی چینەوە پشتیوانی لە خەباتی گەلی کورد ئەەکەم بۆ ڕزگاری و سربەخۆیی و مافی چارەنووس. ئێمە دیاریماندا بە نوێنەری هەندێ وەفد، لەوانە لاوانی ئەڵمانیای دیموکرات و ئەوانیش پاسکی لێکیان داینێ، هەروەها لاوانی چینیش. بەڕاستی ئێمە بەشداریمان لە هەموو چالاکیەکاندا کرد، هەتا ئەو چالاکیانەی کە بە ناوی وەفدی عێراقیەوە ئەکران. ناوبەناو من هەر باسی کوردم تێئەخست. بەڕاستی ئەو چالاکیانە بوون بەهۆی ئەوەی من لەوێ بناسرێم و داوت بکرێم بۆ چین. بەڵام دوای وارشەوە سەفەری مام جەلال بۆ چینیش گرنگیەکی تایبەتی هەبووە، بە تایبەت کە ئەو وەک نوێنەری لاوانی کوردستانی عێراق بەشدار دەبێت. بەڵێ لە عێراق دوو کەس داوەتی چین کران، یەکێک بە ناوی لاوانی دیموکراتی عێراقەوە و یەکێک بە ناوی لاوانی دیموکراتی کوردستان کە من بووم. ئەو سەفەرە سەرکەوتنێکی گەورە بوو بۆ لاوانی عێراق بەگشتی و کورد بە تایبەتی. ئێمە بە شەمەندەفەر لە وارشەوە چوین بۆ چین، چەند شەو ڕۆژێکی خایاند. لە مۆسکۆ شەوێک ماینەوە، لە شارەکانی تریژ ماینەوە. وڵاتی سۆڤێتمان بە شەمەندەفەر قەتبڕ کرد تا گەیشتینە چین. لە چینیش بە هەمان شێوە لە هەموو چالاکیەکدا بەشداریمە کرد. ئەچوومە یەکێتی نووسەرانەوە، ئەموت ئەدیب و شاعیرم، ئەچوومە لاوان و قوتابیان خۆم بە قوتابی نیشانەدا. بە ناوی ئافرەتانی کوردستانی شەوە قسەم ئەکرد و یەک قات جلی کوردی و یەک عەلەمی کوردستانم برد بۆ مادام سنتیانسەن. ئەو کاتە جێگیری سەرۆکی کۆماری چین بوو، ژنێکی زۆر سەلار بوو. ئەویش لە یەک کۆبوونەوەی گەورەدا بەشداری کرد، هەم ئاڵای کوردستانەکەم و هەم جلە کوردیەکەم پێشکەش کرد و ئەو بەشداربوونە دەنگی دایەوە. لە زوربەی کۆبوونەوە سیاسی و ئەدەبی و کۆڕە هەمە جۆرەکانیشدا بەشداریم ئەکرد. جلی کوردیشم لەبەر کردبوو، لەسەر ئێخەم نووسرا بوو، کوردستان و ئاڵایەکی کوردستانم لێدا بوو. زیاتر لە مانجێک ماینەوە کە لە چین گەڕاینەوە هاتینەوە سووریا. ئێمە لە 1950دا جارێکی تریش لە فستیڤاڵی لاواندا بەشداریمان کرد.
بەشداری مام لە فستیڤالەکان بەردەوامە و ئەم جارە بەشداری لە فستیڤاڵی مۆسکۆ دەبێتە وێزگەیەکی تری خەباتی مام. بەڵام ئاخۆ لەو ڕۆژگارەدا مام جەلال بە چ ڕێگەیەکی دەژواردا گەیشتۆتە مۆسکۆ. بەشداری لە فستیڤاڵی دووەم کەمێ زەحمەتتر بوو، چونکە ئەو پاسپۆرتەی کە پێی چوو بووم چەند جارێک وێنەکەی گۆڕا بوو. وێنەکەی محەممەد موسا سادق بوو. دوای من حەبیب محەممەد کەریم بەکاری هێنا بوو، چونکە ئەویشمان دەستنیشان کردبوو کە بچێت بۆ فستیڤاڵەکە. بۆیە پاسپۆرتەکە پێوەی دیار بوو بەکار هاتووە. هەستان بڕیارمدا لە ڕێی شنگالەوە سەفەر بکەم، چونکە ئاسانتر بوو. کوردێکی ئێزدی کە برای مەعاویە بوو هاتبوو بوو بە پارتی، بەڵام لە بنەوە جاسووسی حکوومەت بوو، بۆیە منی برد تەسلیمم بکات. بەڵام من لە ڕێگا فێڵێکم لێ کرد و ڕزگارم بوو. چوینە جێگەیەکی تر، لەوێ خۆم تەسلیمی سووریەکان کرد و منیان گرت. 2 جانتا دیاریم پێبوو. وتم هاتووم ئەچمە میهرەجانی لاوان لە مۆسکۆ. لە خاڵێکی سنوورەوە منیان برد بۆ قامیشلی و پێیان وتم بەرد نادەین هەتا لێکۆڵینەوە نەکەین. منیش وتم باشە ئەکرێت تەلەفۆن بکەم؟ وتیان باشە. لە قامیشلیەوە تەلەفۆنم لەگەڵ ماڵی ڕەوشان بەدرخان کرد و مەسەلەکەم تێگەیاندن. ئەو ڕۆژە لە قامیشلیەوە منیان نەقڵ کرد و ڕۆژی دووەم بە جانتاکانمەوە بە حەبسی بردیانم بۆ حەسەکە. ئەو کاتە لە شام ناوی ئەفسەرێکی کوردی ناسراو هەبوو، عەقید محەممەد بوو کە نفوز و دەسەڵاتی هەبوو. تەلەفۆنی کرد و بروسکەی لێدا کە بەرم بدەن و ڕێگان بدەن بچم بۆ دیمەشق. ئێوارە بوو کاتێ بروسکەکە گەیشت. کابرا هات وتی ئێستا بەرت بدەینیان سبەینێ. وتم وەڵا ئێستا دەرەچم و ئەمەوێ بڕۆم. ئەو کاتە نەشەمەندەفەر هەبوو نە ئۆتۆمبیل. وتم چۆن ئەتوانم بگەمە شام؟ وتیان هەر بە ئۆتۆمبیلی گەورە، واتە کامیۆنی گەورە کە گەنم نەقڵەکات. وتیان لەسەر شەقامەکە ڕابوەستە و دەست ڕابگرە، ئەگەر جێ هەبوو لە پێشەوە، ئەگەر نا لەسەرەوە شوێنی خۆت بکەرەوە. بەو شێوەیە ڕاوەستام. پاژی 1-2 سەعات ئۆتۆمبیلێک هات دەسم لێ ڕاگرت. وتی لە پێشەوە جێگانەماوە. منیش چووم لەسەرەوە سوار بووم و ئەو شەوە هەتا بەیانی ڕۆیشتین و نیوەڕۆ گەیشتینە حەلەب و لە حەلەب دابەزیم. لە تەنیش گەراجەکە کەبابخانەیەکی لێبوو، چووم کەبابم خوارد و سواری ئۆتۆمبیل بووم و چووم بۆ شام. کە گەیشتمە شام هیچ پێداویستەیەکی سەفەرم پێ نەبوو. نە پاسپۆرتم هەبوو نە لیزەپاسێ. چوومە لای عێراقیەکان. وتیان پێویستە تۆ بچیت پاسپۆرت یا لیزەپاسێ پەیدا بکەی، ئەجینا ناتوانیت سەفەر بکەی. ئەوان پێشیان خۆش نەبوو سەفەریان لەگەڵا بکەم. منیش هەستم کرد کە پێیان خۆش نییە. چوومە دوکانێک کە جێگەی کۆبوونەوەی ئەوان بوو. لەوانەی کە لەوێ بوون عەبدولقادر ئیسماعیل بوستانی و عەبدولجەبار وەهبی ناسراو بە ئەبوو سەعید و جۆرج سەلۆ. بەوانەم وت کە لەوێ بوون هاوکاریم بکەن بۆ مەسەلەی سەفەر. ئەوانیش وتیان ئێمە هیچمان پێ ناکرێ. هەر کاتێک پاسپۆرت یان لیزەپاست پەیدا کرد ئەوە ئەتوانیت لەگەڵ ئێمە سەفەر بکەی. منیش بە ناچاری ئێوارەکەی تەلەفۆنم بۆ عەقید محەممەد کرد و سوپاسی هاوکاریەکەیم کرد و وتم مشکلەیەکم هەیە. وتی خەمت نەبێ سبەینێ ئەتوانین یەک ببینین و جێگایەکی بۆ دەستنیشان کردم بۆ یەکتر بینینەکە. بۆ سبەینێ هات و ئۆتۆمبیلێکی سەربازی بە ئاڵاوە پێبوو. سواری کردم و بردمی بۆ لای ئەو لێپرسراوەی لیزەپاسێ دەدات لە دائیرەی جەوازات. ڕائیدێک لەوێ بوو لەبەری هەستا و جێگەکەی خۆیدایە. وتی ئێستا لیزەپاسێکم بۆ بکە و بیدەبەم پیاوە. ئەو ئێستا عەریزەیە گەنووسێ و ئەیداتێ و منیش ئەیبەم بۆ سەرۆکایەتی کۆماری و ئەیکەم بە پەنابەری سیاسی و خەمت نەبێ بە ڕێگای یاسایی خۆمێکم. بەڵێ ئەفسەرەکە وتی باشە و ناردیان دەست بەجێ وێنەیەکیان گرتم و لیزەپاسەکەیان بۆ تەواو کردم و خستمە گیرفانمەوە. لیزەپاسێکی سووری وەرگرت بۆ ئەوەی پێی سەفەر بکەم بۆ دەرەوە. منیش لای شوێعەکان باسم نەکرد کە لیزەپاسێکم وەرگرتووە، چونکە وتم بەڕاستی ڕەنگە کۆسپێکی ترم بۆ دروست بکەن. لەبەرەوە چوومە لایەن وتم باشە ئێستا من چی بکەم؟ وتیان کاکە گیان ئەبێت پاسپۆرت یان لیزەپاسێ پەیدا بکەی. وتم لیزەپاسێ چییە؟ خۆم وا لێ کرد هیچ نازانم. وتیان لیزەپاس شتێکی وایە ئەبێت بچیت ئەوە پەیدا بکەی، پەیاکردنیشی ئەوەندە ئاسان نییە و زەحمەتە. ئەوان وایە نەزانی کە مستەحیلە دەستم بکەوێ. وتم باشە من هەوڵەدەم پاسپۆرتێک پەیدا بکەم، بیکڕم یان دروستی بکەم یا بزانم لیزەپاسێک پەیدا بکەم. وتیان ئەگەر لیزەپاسێ یان پاسپۆرتت هێنا ئەوە ئەتوانیت لەگەڵمان سەفەر بکەی. لەو کاتەدا لە شام هەندێ برادەری ترم بینی، وەک کاک حەمی دەروێش،
ئەویش لە ماڵی سینەمخانی کچی جەلادەت بەدرخان. ئەوانەی لەوێ بوون بریتی بوون لە هەژاری شاعیر و عەبدوڕەحمان زەبیحی. وا ڕێکەوتین ئەوانیش هەوڵ بدەن بێن بۆ میهرەجانەکە. زۆر هەوڵیاندا بەڵام هیچ لایەک قبوڵی نەکردن، نە لە وەفدی عێراقی و نە لە وەفدی سووریادا. ئەوانیش بڕیاریاندا لەگەڵ سینەمخان بە ڕێگایەکی تایبەت دابن. بەشک و لە ئەڵمانیا و لەوێوە بێن بۆ مۆسکۆ. ئەوە بوو ئەوان سەفەرێکی دوور و درێژیان کرد و ڕێگایان پێنەدرا. لە ئەڵمانیاوە گەڕانەوە بۆ سووریا و تووشی کوێرەوەریەکی زۆر بوون. ئەوە خۆی لە خۆیدا داستانێکی تایبەتە. بەڵام ئێمە گیر و گرفتی سەفەرمان نەما و خۆمان ئامادە کرد. من دەنگم نەکرد تا ڕۆژێک پێش سەفەر. ئەو ڕۆژەی بۆ سبەینێ پێویست بوو سەفەر بکەین. هەموو چوون بۆ لازقیە و منیش چوون بۆ لایەن و سڵاوم لێکردن و وتم: باشە ئێستا ئێوە من نابن؟ وتیان نەخێر، تا پاسپۆرت یان لیزە پاسێ پەیدا نەکەیت ناتوانین. وتم باشە کاکە، ئەوە لیزە پاسم هێناوە. کە بینیان سەریان سوورما و وتیان چۆن دەستت کەوت. ئەیتر من لەگەڵیاندا لە لازقیەوە ڕۆیشتم، لەوێوە بە پاپۆر چوینە دەریای ڕەش و دەردەنێڵ بۆ ئۆدێسا. لەوێ هەموو ئەوانەی لە وڵاتانی عەرەبیەوە هاتبوون ژمارەیان زۆر بوون. یەکیان ئەگرتەوە وەک سوودانی و لوبنانی و ئوردنی و عێراقی و میسری. لە یادمە پاپۆرەکە ناوی گروزیا بوو، پاپۆڕێکی سۆڤێتی بوو. جارێکی تر پێشتر سواری پاپۆڕێکی تر بووم بە هەمان ناو. لە لازقیەوە چوین بۆ کۆستانسا کە مینایەکی ڕۆمانیە. لەوێەوە بە شەمەندەفەر بۆ دابێست و بە بۆ خارستا چوین بۆ مۆسکۆ. لە گەڕانەوەدا بە فڕۆکە هاتمەوە. ئەو جارە لە پەکینەوە بۆ مۆسکۆ. لە مۆسکۆ چوون بۆ ڤیەننا و لە ڤیەن ناشەوە بۆ شام. لە ئۆدێساوە بە شەمەندەفەر چوین بۆ مۆسکۆ. لە ئێزگەی شەمەندەفەری مۆسکۆ خەڵک هاتبوون بە پیرمانەوە. لە ناو کوردە سۆڤێتیەکاندا کە هاتبوون قەناتی کۆردۆ و چەند کەسێکی تر بوون کە لە ئێمە کۆبوونەوە. بە تایبەتی ئێمە جلی کوردیمان لەبەر کردبوو. دیار بووین. لە خۆشییاندا هەتا قەناتی کۆردۆ ئەوەندە گەشت بوو کە جلی کوردی دیبوو هەڵی کردە لاو گوتن. لە مۆسکۆش دیسانەوە سوور بووین لەسەر ئەوەی کە پێویستە ئێمە وەک وەفدی لاوانی دیموکراتی کوردستان چالاکی بنوێنین. بەڵام وەک گروپێک لە ناو وەفدی عێراقیدا مافی کۆبوونەوەمان هەبێ و مافی بانگێشکردن و پەیوەندیمان بە گروپی بێگانەوە هەبێت. ئەوانیش لەسەر ئەو داخوازیانەی ئێمە ڕازی بوون. فێستیڤاڵەکە لە ئابی 1957 بوو. لەوێ هەموو بە جلی کوردیەوە بەشداریمان کرد. بۆ نمونە لە ڕۆژی ئیستیعرازدا هەموو لە تەنیژێکەوە ڕاوەستا بووین. هەر لە ناو وەفدی عێراقیدا چەندین چالاکیمان کرد. یەک دوو ئاهەنگیشمان جێڕا. هەروەها قاتێک جلی کوردیمان برد بۆ دایکی زۆریا کە لە جەنجی جیهانی دووهەمدا نازیەکان کچەکەیان زۆریا کۆسمۆدیمانسکایان ئیعدام کردبوو. ئەو چیژە شۆخ و شەنگە نیشتیمان پەروەرە بە پەڕەشوت خۆی هەڵدا بۆ پشت نازیەکانەوە. بەو کارە وەک قارەبانی ڕزگاری نیشتیمانی لە سۆڤێتدا ناوی دەرکردووە. دایکی لەگەڵ چەند ژنێکی سۆڤێتی بەشداری ئاهەنگەکەی ئێمەیان کرد. من وتارێکم تێدا خوێندەوە، دارا تۆفیق بەڕەحمەت بێ کە ئەو کاتە شوێعی بوو، بەڵام هاتبوو لەگەڵماندا وتارەکەی تەرجەمەی ئینگلیزی کرد. دوای ئەوە بیستم ئەوج لە کوردیە لە مۆزەخانەکەی تانیا لە مۆسکۆ دانراوە. هەروەها لەو چالاکیانەی کە کردمان ئەوە بوو چەند کۆبوونەوەیەکمان کرد و چاومان بە چەندین وەفدی بێگانە کەوت و مەسەلەی کوردمان بۆ باسەکردن. چوینە سکرتارەتی لاوانی جیهانی و قسەمان لەگەڵ کردن و هەڵوێستیان بەرامبەرمان زۆر باش بوو. شوێعی عێراقیەکان لەگەڵ عەرەبەکانی سووریا و لوبنان کۆسپی گەورە بوون لە پێشماندا. نەیانە هێش بچینە یەکێتی لاوان و قوتابیانی دیموکراتی جیهانیەوە و ببین بە ئەندام تێیدا. بۆ نمونە لە هەموو ئەو مناسەباتانەی کە ئەکرا داوەت ئەکراین و ئێمە شایی کوردیمان پێشکەشە کرد. نەجیب خەفاف بەڕاستی زۆر ڕایع بوو لە هەڵپەرچێدا. هۆمەر دزەیی دەنگی خۆش بوو، گۆرانی خۆشی بۆ وتین. وێزگەیکی تری ژیانی مام شۆڕشی 14 تەمموزە. سەبارەت بەو شۆڕشە مام دەجێڕێتەوە کە شۆڕشی 14 تەمموز ڕوویدا دەست بەجێ پارتی لە سەر تاسەری کوردستاندا کۆمەڵانی خەڵکی خۆی ساز و ئامادە کرد بۆ پشتیوانیکردن لەو شۆڕشە. وەفدێکی گەورە دروستکرا بە سەرۆکایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد و چوونە بەغدا. لەوێ هەم پیرۆزباییان لە سەرکردایەتی شۆڕش کرد و هەم لە کۆبوونەوەیەکی گەورەدا کە لە بەردەم وەزارەتی دیفاع کرا پشتیوانی خۆیان بۆ شۆڕشی 14 تەمموز دەربڕی و داوای مافەکانی گەلی کوردیان کرد.
ئەوەی ڕاست بێ چونکە ئەفسەرە ئازادەکان سەرکردەکانیان یا عێراقچی یانەتەوە پەرستی عەرەبی بوون لە بیرۆڕای ئێمە ڕازی نەبوون. هەر لە یەکەم وتار مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەبەر دەم وەزارەتی دیفاع خوێندیەوە باسی ئەوەی کرد چۆن عێراق کاتی خۆی ئینگلیز دروستی کردووە، چۆن میلەتی کورد بێبەش کراوە لە مافی خۆی و چۆن ئەو کیانەی عێراق لەسەر بناغەی نابەرابەری و بێبەشکردنی کورد لە مافی خۆی دامەزراوە و چۆن پێویستە ئێستا ئەوە ڕاست بکرێتەوە. دەبێت عێراق لەسەر بناغەیەکی یەکسانی ڕاستەقینەدا بمەزرێتەوە کە دانانە بە مافی ڕەوای گەلی کورد و سەلماندنی حکمی زاتیە. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی بناغەکانی کۆماری عێراقی ساوا بەهێز بکە. ئەم بۆچوونانە زۆر بەدڵی ئەفسەرەکان نەبوو. جارێ عەبدولسەلام عارف ئەفسەرێکی شۆڤێنی عەبدولکەریم قاسمیش عێراقچی بوو. پێی وابوو ئێمە هەر دەبێت بڵێن عێراقین، نە کوردین و نە عەرەبین. پێویست ناکات باسی هیچ مافێکی نەتەوەی عەرەب و کورد بکەین، بۆیە لە هەردوو لاوە ئەم بۆچوونانە قبوڵ نەبوون. بەڵام وردە تا دەهات دەوری پارتی و چالاکیەکانی پارتی پەرەی دەسەن. سیاسەتی ڕاست و ڕەوای پارتی زیاتر ڕوونەبەوە، چونکە پارتی بەڕاستی لایەنگری ئەوە نەبوو ئەفسەرە ئازادەکان بکات بە گژ یەکدا. هەروەها پارتی ئەیویست لەگەڵ هەموو لایەک پەیوەندی باشی هەبێت. من مەبەستم لەو پارتیەیە کە بە سەرۆکایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کاریە کرد. هەردوای شۆڕشی 14 تەمموز حیزبەکان داوای دەرکردنی ڕۆژنامەیانە کرد، بۆیە ئێمەش بە هەمان شێوە داوامان کرد و ئیجازەمان وەرگرت. لە سەرەتادا ئیجازەی ڕۆژنامەی ڕزگاری و دوایی ئیجازەی ڕۆژنامەی خەباتمان وەرگرت. وابزانم خەبات بە ڕەزامەندی عەبدولکەریم قاسم دەرچوو. ئەویش مامۆستا ئیبراهیم لە چاوپێکەوتنێکدا پێیوت بوو، بەڵام ڕزگاری هەر یەکسەر سدیق شەنشەل ڕەزامەندی لەسەر دەربڕی بوو، بە پێی دەسەڵاتی خۆی ئیجازەکەی داینێ. هەردوو ڕۆژنامەکە دەرئەچوون، خەبات بە کوردی و عەرەبی. خەبات سەردەمێکی خراپی بەسەرداهاو. کەوتە بندەستی ئەو کۆمەڵەی لەژێر کاریگەری حیزبی شوێعیدا بوون. ئەو سەردەمە خەبات بوو بە بوغژەن و زۆرناژەنی حیزبی شوێعی عێراقی. بۆ نمونە خەبات دەینووسی ئەبێ لە کوردستاندا هەرچی کرێکار و جوتیار هەیە بچنە ناو حیزبی شوێعیەوە، مەلاکی نیشتیمان پەروەر و بۆرژوازیش بێنە ناو پارتیەوە. پارتی بۆ خۆی داوای لە خەڵکە کردووە وت ئەی خەڵچینە لەگەڵم مەبن. هاتنی عەبدولکەریم قاسم و قۆناغێکی تازە لە ژیانی سیاسی عێراق یەکێکی ترە لە ڕووداوەکانی ژیانی سیاسی مام جەلال. مام بەم شێوەیە باسی عەبدولکەریم قاسم دەکات. کەریم قاسم منی ئەناسی، لە دوو مناسەبەتا یەکتریمان بینی بوو. یەکێکیان من هەنێ جار بۆ چاوپێکەوتنی ڕۆژنامەنووسی ئەچووم، پاشان کە زابط ئیحتیاط بووم مەلا مستەفا و مامۆستا ئیبراهیم چوو بوون بۆ لای قاسم، داوایان کردبوو تەسریحم بکەن چونکە کاری حیزبیمان پێیەتی. مەلا مستەفا پێی وتبوو سوپای عێراق 4 فرقەیە، پارتیش فرقەی پێنجەمی جەنابتە، بهێڵە با مام جەلال لە فرقەی پێنجەمدا ئیش بکات لە جیاتی ئەوەی لە فرقەی 4 بێت. من لە فرقەی 4می مدەڕعە بووم، ئیتر ئەمری کرد و وتی بینێرن بۆ فرقەی پێنجەمی شاخاوی. عەفووی کردم و دواییش چوون بۆ لای بۆ سوپاسکردن، بەو بۆنەیەوە ئەیناسیم. لە پاشاندا ئەو پیلانە ئیستیعماری کەوتمان کەشف بوو. کابراکە هاتە لای من بردمە لای مامۆستا ئیبراهیم، بۆیە قاسم ئاگاداری ئەو مەسەلەیەش بوو. ئەیزانی کە من ئەو کەسم کە موئامەرەکەم دژی ئەو کەشف کردووە و هەواڵەکەم گەیاندۆتە مامۆستا ئیبراهیم. جگەلەوەش لە نووسین لە ڕۆژنامە و گۆڤاردا چالاک بووم، ئەندامی دەستەی نەقابەی ڕۆژنامەنووسانی عێراقی بووم. لەبەر ئەوە ئەیناسیم جوابێکی بۆ من نارد و منیش زۆر بەتوندی وەڵاممدایەوە. ڕاستێکی ئێستا پەشیمانم بەو کەسەم وت کە هەواڵەکەی بۆ هێنابووم پێی بڵێ وەڵڵا کوردستانی لێ ئەکەین بە ڤێتنام ئەگەر باش دانەنیشێ، باشترە کە پەیوەندی لەگەڵ مەلا مستەفا تێک نەدا و مەلا مستەفاش سەرۆکی ئێمێ. ئەگەر ئەو ڕۆژە ئێمە نێتمان لەگەڵ مەلا مستەفا خراپ بوایە یا زۆر دڵسۆزی ئەو نەبووینایە، ئەوە فرسەتێکی وا هات بۆ پێشەوە کە بە ئاسانی مەلا مستەفا خۆی ئەڕۆیشت و لە حیزب جیابۆ. کەریم قاسمیش بەو شێوەیە دژایەتی پارتی ناکرد، چونکە دژایەتیەکەی تەنها لە ڕخی مەلا مستەفا بوو. بەڵام کە حیزب شان بەشانی مەلا مستەفا وەستا، بەڕاستی کەریم قاسم کەوتە دژایەتی پارتی. ئەوە بۆ هۆی تێکچوونی سەرکردایەتی پارتی. دوای ڕێگنەکەوتنی پارتی و عەبدولکەریم قاسم قۆناغی خەباتی چەکداری دەست پێ دەکات.
سەرۆک مامجەلال لە دیداری تەمەندا وا دەجێڕێتەوە. مەکتەبی سیاسی ویستی ناڕەزایی و تووڕەبوونی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە حکوومەتی دیکتاتۆری و لە ئەنجامی بێبەشبوونی کورد لە مافەکانی و لەو ڕەفتارانەی کە لە دژی کورد کراون وەربگیڕێت بۆ خەباتی سیاسی. مەکتەبی سیاسی هەلی یادی 6 ئەیلولی قۆستەوە پێشنیازی کرد کە لەسەر تاسەری کوردستاندا بەو بۆنەوە مانگرتن لە شارەکاندا دەست پێ بکات و خەبات بگوێزرێتەوە بۆ شارەکان لە جیاتی ئەوەی لەدەست لادێدا بێت. ئەوە بوو لە 6 ئەیلولدا لەسەر داوای پارتی لە شارەکانی کەرکووک، سلەیمانی، هەولێر، کۆی سنجاق و ڕانیە و زاخۆ و دۆک و ئامێدی و شێخان و ئەتروش و هەموو شارەکانی تری کوردستاندا مانگرتنێکی گشتی سەرکەوت و ئەنجام درا. جەماوەر لە شارەکاندا چالاکیان ئەنواند لە شێوەی مانگرتن و خۆپیشاندان. داخوازیەکانیان بە شێوەی عەریزە و بروسکە بۆ حکوومەت لە بەغدا بەرز کردەوە. هێزە چەکدارەکان بەم شێوەیە بوون. بۆ نمونە هەبازاغا لە ناوچەکەی خۆی بە نزیکەی 150 تا 180 چەکدارێکی کۆکردبووە. ئێمە لە ناوچەی چەمی ڕێزان 12 کەس بووین و تەنها 3 چەکمان هەبوو. من تاپڕێکم هەبوو. مامۆستا جەلال عەبدوڕەحمان تفەنگێکی ئینگلیزی کۆنی کڕی بوو. یەکێکی کەش کە ناوی حەسەن کەوڵە بوو سەربازی هەڵاتوو بوو، ئەویش تفەنگێکی ئینگلیزی لەگەڵ خۆی هێنا بوو. ڕەمەزان تۆراغی دەمانچەیەکی پەڕەپێلێکی گەورەی پێبوو، ئیتر ئەوانی تر بێچەک بوون. لەوێ لە هیچ دەیەک جێمان نەدەبەوە. عەشایر دەریە کردین، ئەچوینە هەر گوندێک ئەیانوت ئێوە گیر و گرفتان ناوەتەوە. ئەوە نییە فڕۆکە بە دواتانەوەیە. لەبەرەوە کەس لە هیچ دەیەک ڕای نەدەگرتین. ناچار چوینە چەمی ڕێزان کە جێگەیەک بوو هیچ کەس و هیچ گوندێکی لێ نەبوو. لەوێ خۆمان گرتەوە. بنکەیەکماندانا برادرانی تریش وەک حەمەی حاجی تایر، کوێخە عەبدولکەریمی ماوەتی ئەوانیش لێیان قەوما بوو. چوونە ناوچەی قامیش و دڕی خۆیان گرتەوە. لەوێ ئەوانیش دەبۆ 15 کەسێ بوون. کادیرەکانی تریش پەڕاگەندە و ڕاکردو لە قەراغ و دەشتی شارەزور بڵاویان لێکرده بوو. حلمی عەلی شەریفیش بەخۆی و هێزەکەیەوە لە ناوچەی خانەقینەوە کە لێپرسراوی ئەوێ بوو چوو بۆ ناوچەی هۆرێن و شێخان لە شاخی بۆمۆ خۆی گرتبوو و نزیکەی 30 چەکدارێکی ئێمەش لەو ناوچەیە بڵاو بووبەوە. بەڵام هێشتا بەڕەسمی فەرمانمان نەبوو ئایا ئێمە شۆڕش و خەباتی چەکداری ئەکەین یان نایکەین. ئێمە لە ناوچەی لیوای سلەیمانی و هەولێر مابووینەوە، نەمانەزانی چی بکەین. بۆیە داوای کۆبوونەوەیەکی کۆمیتەی ناوەندی پارتیمان کرد بۆ ئەوەی بڕیارێک بدات و بارەکە بەلایەکدا بخە. دوای ئەوەی ماوەیەک بەسەر دۆخەکەدا ڕۆیشت کەمێک تەپوتۆزەکە نیشتەوە و ئارامیەکی بەخۆوە بینی. لە کانونی یەکەمی 1961دا بەشی هەرە زۆری ئەندامانی کۆمیتەی ناوەندی لە دەی عەوداڵان لە نزیک چەمی ڕێزان کۆبوونەوە. لەو کۆبوونەوەیدا بەگشتی دەنگ بڕیاردرا دەست بە خەباتی چەکداری بکرێت. بەڵام نەک بە ناوی شۆڕشەوە، بەڵکو بە ناوی بزوتنەوەی چەکداری بۆ بەرگری. تەنها 2 دەنگ دژی شۆڕشکردن و دژی خەباتی چەکدار دەنگیاندا. تەنانەت مامجەلال لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمەد دوایین دروشمەکانی شۆڕش و خەباتی چەکداری دادەڕێژنەوە. لە ڕۆژنامەی خەباتی ئەو سەردەمە دروشمەکان نووسرا بوو وەک هیچ چارەیەک نییە بەبێ دیموکراتی، دیموکراتیش نابێت بەبێ مافی گەلی کورد. هەروەها هەندێک دروشم دەربارەی ئۆتۆنۆمی ڕاستەقینە. دروشمی کوردستان یان نەمان لە پاشاندا زۆر دەنگیدایەوە. ئەوەش دیسان من پێشنیازم کرد. بە شێوەیەکی تر نەک وەکو ئەوەی ئێستا ڕاستیەکەی من ئەو دروشمەم لە شۆڕشی کوبا وەرگرت بوو. دروشمەکەیان نیشتیمانیان مردن بوو. منیش ئەوەم کورداند و جلی کوردیم لەبەر کرد و گیانی کوردیم کرد بەبەرە. ئەویش بە هاوکاری مامۆستا ئیبراهیم بوو. لە جیاتی نیشتیمان وتم کوردستان، لە جیاتی مردن کردن بە نەمان، یان کوردستان یان نەمان وام نووسی. هەروەها جلی پێشمەرگانەشمان دانابوو. جۆرێ قوماشی خاچی بوو، هەر لەوێژ مامۆستا ئیبراهیم ناوی کوردی دانا بۆ یەکەیەکی هێزی پێشمەرگە وەک پەل، لق یان هەتا دوایی بەو شێوەیەش هێزەکان دابەشکران. لەو قۆناغەدا وەک سەرەتایەک دەست دەکەن بە ڕێخستنی پێشمەرگە، چونکە پەیاکردنی چەک و خۆ ئامادەکردن بۆ شۆڕشی چەکداری کارێکی ئاسان نەبووە. بەڵێ وایە لەسەر بڕیاری کۆمیتەی ناوەندی پارتی دەستمان کرد بە دروستکردنی هێزی پێشمەرگە و چەکپەیاکردن و خۆ ئامادەکردن بۆ شۆڕشی چەکداری. مەلا مستەفا لە بادینان بوو.
ئێمە لە سەرەتای 1960ەوە نەخشەماندانا بۆ گرتنی شاری سلێمانی. هەوڵێکی زۆرماندا هەتا شەوی جێبەجێکردنەکەشماندانە. بڕیار بوو لە مارتی 1962دا بیگرین. بەڵام کە شەو چوین و بیگرین، پێشتر نوری شاوەیز، مامۆستا ئیبراهیم و ئەوان لەناو شار بوون. نوری ئەحمەد تەها و نوری شاوەیز لەگەڵ پۆلیسەکانی سەر بە پارتی قسەیان کردبوو، وعدیاندا بوو کە هاوکاریمان بکەن. ئێمە نزیکەی 180 پۆلیسێکمان لەگەڵا بوو کە لەناو شار بوون. هەنێ خەڵکیشمان هەبوو لەناو دەبۆی حکوومەتدا. هێزی ئێمەش نزیکەی 70 کەسە بووین. عومەر دەبابە و برادران هەنێ چەکیان لە ناوچەی دۆڵی بالیسان و دۆڵەڕەقەوە کۆ کردبەوە. بە هەمووی نزیکەی 150 کەسێک کۆبووینەوە و هاتینە ناوشار و دابەشیش بووین. عەریف مەجی نوری ناوێک هەبوو، پیاوێکی زۆر ترسنۆک و بێکەڵک بوو. پەشیمان بوو بۆ هەرچەندە نوری شاوەیز هانیدا و جۆرەها بەڵێنیدایە، بەڵام هیچ سوودێکی نەبوو. لە پاشەوەی بێهیوا بوو نوری ئەحمەدی تەها کۆمەڵێک جنێوی پێدا بوو، لە ئەنجامدا کارەکە نەکرا، لەوێ بە داماوی و بە ماندووی گەڕاینەوە. ئەبوایە هەر بەو شەوەش بگەڕێنەوە بۆ دۆڵەڕووتە، لە پشت سەرچنارەوە بە ماندووی لاماندا. چاک بوو حکومت پێی نەزانی کە ئێمە خەریکی کاری وەهاین. دوایی گەڕاینەوە بۆ ناوچەی شەدەڵە. هێزمان کۆ کردەوە، من نزیکی 80-90 پێشمەرگەی خۆمانم لەبەر دەسا بوو. هەندێ عەشایریشم کۆ کردبەوە، وەک هێزی شێخ عەبدولخالقی شەدەڵە، هێزی حاجی برایمی چەرمەگا و مەجی ڕۆستەمی برای و بەگشتیش بووین بە نزیکەی 150 کەسێک. هەستام چوومە ناوچەی شارباژێر. نەخشەیەکم دانا بۆ ئەوەی لە شەوی نەورۆزدا ئەو ناوچەیە بگرین. من تەماحم زۆر بوو، چونکە ئێمە لە ناو عەشایری ئەوێدا زۆر دۆستمان هەبوو، ئەوانمان بە پشتیوانی خۆمان نەزانی. مام بەم شێوەیە باز لە یەکەم چالاکی پێشمەرگە دەکات. بەو شێوەیە بوو کاکە حەمەی حاجی تاهیر بە 15-20 چەکدارێکەوە لە ناوچەی دۆڵبێشک بوو. خۆشم 120 بۆ 130 کەسێکم لەگەڵ بوو. لەوە گرنگتر ئەندامێکی تر هەبوو بە ناوی عەریف مەجیشوانی، ئەو ئامر مەخفەری گاپێڵۆن بوو. نزیکی 10 پۆلیسێکی لەگەڵا بوو. هەروەها 5-6 پۆلیسێکی دیکەشی لە مەخفەری مۆکەبە ڕێخست بوو. پلانێکمان دانابوو کە ئەو مەخفەرەکەی خۆی بگرێت و بە پۆلیسەکانی خۆی و بەجلی پۆلیسیەوە بەرەو مۆکەبە ڕابکات و بچێت و پێیان بڵێ ئەوە هەڵاتوین لە دەست یاخیەکان. خۆی بکات بە ناو مەخفەرەکەدا و لەوێش بە یارمەتی پۆلیسەکانی تر ئەو مەخفەرە بگیرێ. ئەو کاتە نزیکەی چلچەکێکمان ئەکەوتە دەست. 20 کەسێکمان ئەبردە لای خۆمان. 20ەکەی تریش چاوەڕێی شێخ مەحمووی کارێزەمانە کرد، چەکیان بەسەرادا بەش بکات. ئەو کاتە ئەبوونە 40 کەسێک و شێخ مەحموودیش 50 کەسێکی لەگەڵ بوو ئەیتوانی ئەزمەرە ڕوتە بگرێ. من خۆشم لە چوارتاوە چوومە شارباژێر. کۆخاکەریمی ماوەتیمان ناردبوو بۆ سەر شاناخسێ کە بیگرێت. هێزێکی تری پێشمەرگەشمان بە سەرۆکایەتی عەریف حەمە ساڵح لەگەڵ عەبدوڵڵای ئەحمەدی ڕەسوڵ ناردبوو بۆ گرتنی باسنێ. بڕیار درابوو کە شەوی نەورۆز 20 لەسەر 21 هەموو ئەو شوێنانە بگرین. وامان دانابوو چوارتا ناگیرێت، بەڵام وتمان چوارتا گەمارو ئەدەین بۆ ئەوەی مەخفەرەکانی تر هەمووی بگرین. کاتێک کە ڕۆژی دوایی حکومەت دێت لە چەمی تەگەران سەنگەرمان لێدا و هێزێکی گەورەمان دانابوو لەوێ. هەر کاتێ حکومەت هات کەونەکەمینەوە، چونکە کە دێن ئاگادار نین لەوەی کەچەی لێ. شەوی 19 لەسەر 20 دێی مۆکەبە گیرا. گاپێڵۆن خۆی پەیوەندی کرد و هاتن. ڕۆژی 20 مانگ بە پێی ئەو نەخشەی دانرابوو ئەزمەرە ڕوتە گیرە. لەولاترەوە کۆخاکەریم ئەرکی خۆی جێبەجێ کرد. هەروەها زارفی شەکمان بۆ یەکەم جاریش هاون و ڕەشاشی دیکتاریۆفمان گرت، بە گشتی چەک و تەقەمەنی زۆرمان کەوتە دەست. لە پاش هەرەسێنانی شۆڕشی ئەیلول سەرۆک مام جەلال بڕیاری گەڕانەوە بۆ کوردستان دەدات و بوێرانە لەگەڵ چەند هەواڵێکیدا یەکێتی نیشتیمانی کوردستان دادەمەزرێنن. سەبارەت بە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک مام جەلال دەڵێ لە 27 مارتی 1975دا هێرۆخانم ناردەوە بۆ کوردستان. هێرۆخان گەیشتەوە، تەلەفۆنی بۆ کردم و وتی هەموو شتێک تەواو بۆ بڕاوەتەوە. ئەجینا من بەتەما بووم لە 29 مانگدا بگەڕێمەوە. نەمەزانی کەوا شۆڕژ وا بە زووی کۆتایی دێت و هەرز دێنێ. لە تعلیقێکم داوتم ئەگەر 100,000 کۆتر لە شاخەکانی کوردستان بەرەڵا بکەیت بە 5 مانگ کۆناکرێنەوە.
یاخود ئەگەر 100,000 ئاسک لە شاخەکانی کوردستان بڵاو ببێتەوە بە 6 مانگ ناگیرێن. چۆن وازوو ئەو هەموو خەڵکە بەو پەلەپەلە بڵاویان لێ کرد. بەڕاستی ئینسان سەری سوڕەما. لەگەڵ ئەوەشدا ئێمە بڕیارماندا وتمان باشە مادام ئێستا زەمینەی خەباتی چەکداری نەماوە ئەوە ئێمە درێژە بە خەباتی سیاسی ئەدەین. من دڵم بە کاک نەوشیروان زۆر خۆش بوو. نەوشیروان لە ڤیەن نابوو. دڵم بە عومەر شێخموس و کەمال فواد خۆش بوو. لە ستۆکهۆڵم و بەرلین بوون. وتم ئەوان ئەخی نەگەڕ. هەروەها لە تەنیش خۆشم چاوم جێڕا دکتۆر فوادی مەلا مەحسووم کە پێکەوە لە لیژنەیەکدا بووین و لە کاتی شۆڕشدا لە قاهیرە بەیەکەوە کارمان دەکرد سەیرم کرد ئەویش ورەی زۆر بەرزە. لەو کاتەدا دکتۆر خدری برای دکتۆر فواد هاتە لامان و ئەویش ئامادەیی خۆی نیشاندا بۆ کارکردن لەگەڵمان. لەگەڵ عەزیزی شێخڕەزا قسەم کرد. ئەو ئامادەیی تێدا نەبوو کە درێژە بە خەبات بدات. بەڕاستی هەوڵمدا جەماعەتێک کۆ بکەمەوە کە زۆربیان دەموچاوی نوێ بن لە لێپرسراوانی کۆن نەبن. ئەوانە گەنج بن، قابلیەت و ئیمکانیەتی درێژە پێدانی خەباتیان تێدا بێ. لە پێناو سەرخستنی شۆڕشە نوێکەدا سەرۆک مام جەلال لێبڕاوانە هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی خستە گەڕ بۆ ئەم مەبەستەش چەندین گەشتی وڵاتانی کرد. سۆڤێتیەکان پەیوەندیان پێوە کردین و وتیان ئێوە چیتان بەدەستەوەیە؟ وتم ئێمە فکرەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لا دروست بووە. حەزیژەکەم لەگەڵ ئێوە باسی بکەم. وتیان باشە وەرە سەردانمان بکەن لە مۆسکۆ. سەفەرەکە لە سەرەتای مانگی نیسانی 1975 بوو. هاتم بۆ بەرلینی شەرقی لای ناسێوێکی خۆم دابەزیم و مەوعیدم دانابوو. وتیان برادرێک دێت لێ دەپرسێ و ئەڵێ تۆ ئەلێکساندەر ئەناسی؟ تۆش وەڵامی دەدەیتەوە ئەڵێ بەڵێ ئەلێکساندەر ئەناسم و دیوبە. ئەویش ئەڵێ ئەلێکساندەر سەلامت لێیەکە. تۆش پێی ئەڵێ منیش سەلامی لێ ئەەکەم و ئەو ئەڵێت هەر سەلامم لێ ئەکات یان شتی تریش هەیە. دەڵێ تۆشی داوەت کردووە ئەوە مانای ئەوەیە ئەو کەسە ئەوەیە کە لەگەڵ تا دێت بۆ مۆسکۆ. هەر لەوێ بەو ناسیاوی خۆم وت کە لای بووم ئەوە منەچم بۆ مۆسکۆ هەر تۆ بزانە و کەسی تر نەیزانێ. تەماشاکەم یەکێک لە دوورەوە بەرەو ڕوومانیەت و پێەکەنێ. تەماشاکەمەی ناسمەوە. ئەوەی کە نردویانە بۆلام برادێکی دێرینی خۆم بوو بە ناوی ئەزارۆ. هەر لە دوورەوە وتی ئەلێکساندەر ئەناسی؟ وتم باشیە ناسم کۆنە ڕەفیقی خۆمە. ئیتر بوو بە پێکەنین و دوای ئەوە چوین بۆ مۆسکۆ. لەوێ باسی وەسعی کوردستان و عێراقم بۆ کردن. ئەوان وتیان ئێمە لەگەڵ چارەسەری سیاسی مەسەلەی کوردین. ئەوان پێیان ناخۆش بوو کە شۆڕشی مەلا مستەفا هەرسی هێناوە. سۆڤێتیەکان وتیان ئێمە ئامادەین هاوکاریتان بکەین بەمەرجێ ئێوە بەرگری بکەن. ئێمە ئەمانەوێ شتێکتان پێ بڵێن ئەویش ئەوەیە پەیوەندی ئێمە لەگەڵ ئێوە پێویستە زۆر بەنهێنی بمێنێتەوە. هەر کەسێک بەو پەیوەندیە بزانێت ئەوە تێک دەچێتەوە چونکە ئێمە نامانەوێ عێراق بەو پەیوەندیە بزانێ. باشکرا وتیان ئێمە پێمان خۆش نییە بزوتنەوەی کوردی بمرێت و بفەوتێت و لەناو بچێت. لە سەرەتای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرۆک مام جەلال ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاز دەکات و ناوەکە بۆ ڕێکخراوە نوێیەکە پەسەند دەکرێت. من لە نامیلکەی الاتحاد الوطنی الكردستانی لماذا باسی ئەوەم کردووە من پێشنیازی ناوەکەم کردووە. وتمان شتێک بێت نیشانەی یەکێتی هێزە شۆڕشگێڕەکانی کورد بێ. ئەوە بوو کە بووە دروشمی ڕۆژنامەی ئەلشەڕارش کە ڕێکخراوێک بێت. هەموو نەیارانی دیموکراتی پێشکەوتن خواست کۆ بکاتەوە تا پارتی پێشڕە و دروست ئەبێت. هیچ پێشنیازێکی تر نەبوو بۆ ناوی یەکێتی. بۆیە کە ئەو پێشنیازەی من پێشکەش کرا قبول کرا. ناوێکی گونجاو بوو چونکە لەگەڵ فکرەکەدا دەگونجا کە ئەو ڕێخستنە تەیارەت و ڕێخستنی جاجا کۆبکاتەوە و وەک نیمچە بەرەیەک بێ و بۆوەری گەشەکردنی تەیاراتی جیاوازی تێیا هەبێ. تەنها کەسێک کە پرسم پێکرد لەسەر تەرجەمەی ناوەکە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو. بە سەفەر هاتبوو بۆ شام. وتم ئەوە چۆن الاتحاد الوطنی الكردستانی تەرجەمە دەکرێت بە کوردی. ئەویش وتی یەکێتی نیشتیمانی کوردستان. منیش کە بە برادرانم وت هەموو پێیان باش بوو. بەو جۆرە من پێشنیازی ناوەکەم کرد و برادرانیش پێیان باش بوو. ئیتر یەکێتی کەوتە گەڕ لە دەرەوە و خەڵکمان زۆر لێ کۆبەوە. خێرابووین بە ئەندام لە التەجەمع الوطنی العێراقیدا.
لە یەکەمین یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرۆک مام جەلال و هەڤاڵەکانی گروپی چەکدار دروست دەکەن و شانبەشانی خەباتی سیاسی خەباتی چەکداری دەست پێ دەکات. لە یادی یەکەمدا واتە دوای ساڵێک بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا یەکەم گروپی چەکدار مانگەیاندە کوردستان. لەو کاتەدا پەیوەندیمان لەگەڵ ئارامیش پەیا کرد. دوجاریش جەمالە ڕەش هات و نامە و ڕاستپاردەی برادرانی وڵاتی بۆ هێنین. برادرانیش لە وڵات کەوتبوونە چالاکی و نووسراوەکانی ئێمەیان چاپ و بڵاو ئەکردەوە و خەڵکیان ڕێخست بوو. یەکەم گەڕانەوەی سەرۆک مام جەلال پاش دەستپێکردنی خەباتی چەکداری. نامەی نەوشیروان مستەفا هاتبوو ئەڵێ بەپەلە بگەڕێرەوە فڵانە ڕۆژ پێنجشەمەی دەستنیشان کردبوو. برادران حەسەن خۆژنا و سەلاحەدین لە ئەستەمبوڵ چاوەڕێت دەکەن. هاتنەوەت زۆر پێویستە، هەتا ئەگەر پارە و یارمەتیت پێنایەتەوە ئەوە هاتنەوەی خۆت زۆر پێویستە. منیش لەگەڵ هێرۆخان قسەم کرد، ئەویش ڕازی بوو کە بگەڕێمەوە. بڕیارمدا بێمەوە. هاتم لە فڕۆکەخانەی بەیروت تووشی هەندێک گیر و گرفت بووم بەهۆی ئەوەی یارمەتی برادرانی سازمانی ئینقلابیمدا بوو، هەروەها بەهۆی ئەوەی کە پاسپۆرتێکی ئێرانیم پێبوو کاتی خۆی فازل تاڵەبانی بۆی دەرهێنا بووم، لە ئەنجامدا منیان گرت. دوایی بەهۆی سووریەکانەوە بەربووم و لە بەیروتەوە هاتم بۆ ڤیەنا و لە ڤیەناوە بۆ ئەستەمبوڵ. لە ئەستەمبوڵ سەلاح واتە نەجمەدین بیوکیە و حەسەن خۆشناوم دۆزیەوە. کە گەیشتمە ئەنقەرە لەوێ بۆ یەکەم جار کەمال بورقایم دی و قسەم لەگەڵ کرد. لەوێوە هاتین بۆ دیاربەکر، لەوێژ عومەر چەتین ئێمەی بردە ماڵی خۆیان. برادرانی پارتی دیموکراتی کوردستانی تورکیا کە ئەو سەردەمە شڤانچیان پێ ئەوتن و دوایی بە ناوی دەدەکادیەوە ناویان دەرکرد و دواییش ناوی خۆیان گۆڕی بوونە پارتی پێشڕەوی کرێکارانی کوردستان، بە گەرمی پێشوازیان لێکردین و پێمانەوە ماندوو بوون. عومەر چەتین خۆی ئێمەی برد بۆ شاری وان و لەگەڵ چەند برادێکی سەرکردایەتی لەوێ لە ماڵی برادێک بە ناوی عەلیشێر میوان بووین. لەوێشەوە منیان برد هەتا سەر سنوور و تەسلیمی برادرانی خۆمانیان کردم. نەوشیروان مستەفا و کۆمەڵێک برادرانی تر هاتبوونە سەر سنوور. لادەیەکی سەر سنووری کوردستانی تورکیا تووشم بوو بە تووشی ڕەسوڵ مامەند و مەلا بەختیار و هەندێ برادری ترەوە کە هاتبوون بۆ ناوبژی لە نێوان یەکێتی و پارتی و چارەسەری ئەو گیر و گرفتە. ئەوە نەیە نەزانیم مەسەلەکان چییە و چ گۆڕانکاریەک ڕوویداوە. ئیتر من مەسەلەکانم بۆ جێڕانەوە. لەگەڵ ئەوەشدا هاتن و هەوڵەکە درا. بەڵێ یەکتر دیترا و ڕێکەوتنمان دووبارە کردەوە کە جارێکی تر کەس شەڕی ئەوەی تر نەکە. هەر کەس ئازاد بێ و پێکەوە دۆست و هاوکار بین. کەچی ئەو هەلەیان قۆستەوە و ئێمەیان خاو کردەوە کە منیان هێنایەوە حەسەن خۆشنا و ئەو برادرانیان شەهید کرد و کاروانەکەشیان تاڵان کرد کە دۆشکای لەگەڵ بوو ئێمەیان بێبەش کرد لەم چەکانە و ڕێگای چەکهێنانیشان لە سووریاوە لێگرتین. بەو جۆرە ئێمە لەلایەکەوە ئێران پشتی لێگرتە بووین، لەلایەکی ترەوە تورکیا و قیادەی مۆقەتە واتە لە هەردوو دیوەوە بربەرەکانیمانەکرا و لە بەرامبەرەکەشماندا حکوومەتی عێراق وەزعێکی زۆر نالەبار و سەختی دروست کرد بوو. پێش ڕاپەڕین بە چەند مانگێک سەرۆک مام جەلال توانای خوێندنەوەی ڕووداوەکانی ناوچەکەی دەبێ. بۆیە هەرزوو هەڤاڵەکانی ڕادەسپێرێ بۆ خۆ ئامادەکردن. لە ڕاستیدا ڕاپەڕین دەمێک بوو وەکو بیرۆکەیەک لە مێشکمدا گەڵاڵە بوو. پێش ئەوەی من بچمە دەرێ چەند جارێک لەگەڵ نەوشیروان قسەمان لێ کرد بوو. لەو قەناعەتەدا بووین ناکرێت هەتا ڕۆژی قیامەت بیر لە خەباتی شاخ بکەینەوە بەبێ ئەوەی شار گرنگی خۆی پێ بدرێ. هەندێک خۆپیشاندان و ڕاپەڕینی شارەکانیش ڕوویدا بوو. ئەوە بۆچوونێکی لامان دروست کرد بوو کە توانە لە ناو خەڵکدا هەیە بۆ ڕاپەڕین. لەبەر ئەوە مەسەلەکە وەکو فیکرەیەک هاتە بۆ کایەوە و بڕیار درابوو چۆن کاری بۆ بکەین و خۆمانی بۆ ئامادە بکەین. تەنها مەسەلە کاتەکەی بوو. باسی ئەوە کرابوو شانەی چەکدار دروست بکەین لە شارەکان و چەک بنێرین بۆ شارەکان و پەیوەندی بە کۆنە پێشمەرگەکانەوە بکەین کە بوونەتە جاش و تەنانەت بە هەندێک لە سەرۆک جاشەکانەوە کە لە کۆنەوە دۆستایەتیمان هەبوو لەگەڵیان. بەڵام لەسەر مەسەلەکەی و شێوەی خۆ ئامادەکردنەکە بۆ ڕاپەڕین جیاوازیمان هەبوو. من ڕاموا بوو لە عێراق دەدرێ، برادران ڕایان وابوو لێی نادرێ، ئەوە گاڵتەیە و سەدام لە کوێت دەکشێتەوە، بەڵام من سوور بووم لەسەر ئەوەی لە عێراق دەدرێ.
نامەیەکم بۆ نەوشیروان مستەفا نووسی و ئەویش وەڵامی دامەوە کە خەریکی دروستکردنی شانەی چەکدارە و خۆ ئامادەکردن و پەیوەندیکردنە بە جاشەکانەوە و نەخشەدانانی گەڕانەوەی پێشمەرگەیە بۆ ناوەوە. ئەویش لەسەر بناغی ئەوەی من وتومە لە عێراق دەدرێ. من حەزەکەم ئەوە بۆ مێژوو بڵێم کە من چۆن زانیم کە شەڕە بێت. من برادرێکم هەبوو لە سەرکردایەتی هێزی سەربازی گشتی عێراق. ئەو برادرم پێی وتبووم سەدام لەکوێت ناکشێتەوە و پێی وایە شەڕ نابێت و ئەوە هەمووی هاژوهوژە. لەبەر ئەوە هیچ پێویست ناکات بکشێتەوە و پێشی وایە ئەمریکا ناتوانێت هێرش بکات، ئەجینا وەکو ڤێتنامی لێدێ. منیش بەهۆی ئەو زانیاریەوە دڵنیا بووم کە ناکشێتەوە. بە ئامادەبوونی کۆسرە ڕەسوڵ گرەوم لەگەڵ حازم عەبدوجەبار کووەیسی کرد لەسەر 500 پاوەند. ئەوە بوو من بردمەوە و ئەو دۆڕانی و پارەکەشی نەیە. هەروەها زانیاریکی ترم هەبوو، ئەویش ئەوە بوو برادرێکمان هەیە و دۆستی کووردە ناوی پیتەر گاڵبرێتە لە واشنگتن شتێکی پێوتم کە ئەمریکا لە سەدامەدات. ئەمە پێش داگیرکردنی کوێت بوو چونکە سوپای عێراقی زۆر گەورە بووە و دەبێتە مەترسی لەسەر ئاسایشی ناوچەکە، لەبەر ئەوە شتێکی هەر لێ ئەکەن و ئەیخەنەوە حەجمی ئاسایی خۆیەوە. بۆیە ئەویش وتی مام جەلال تۆ حسابی خۆت لەسەر ئەم ڕاستیانە بکە لێدانی عێراق بڕاوەتەوە. هەروەها دۆستێکی تری ئەمریکیم هەیە ناوی جێمز ڕێگندە، کاتی خۆی سەفیر بۆ لە سعودیە و لە عێراق. ئەوە یەکەم ئەمریکی بووە کە لە بەغدا ناسیومە. وتی مام جەلال ڕەنگە ئەمریکا پێی خۆش بێت کە عێراق نەکشێتەوە بۆ ئەوەی لێی بدات و سوپاکەی لاواز و بێهێز بکە. اینجا دوای ئەوە کە سوپای عێراقی لاواز بوو قۆناغێکی تر دێتە پێشەوە، ئەویش لابردنی سەدام و ڕژێمەکەیەتی دەبێ بڕوخێ. سەرۆک مام جەلال پلانەکانی ڕاپەڕین و ڕووداوەکان هەڵدەسەنجێنێ. دەوری سەرەکی ڕاپەڕین هی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێخستنەکانی ناوەوەی یەکێتی و مەفرەزەکانی ناوە بوون و ئەوان ڕێبەرە فیعلیەکە بوون کە لە مەیدانەکەیە بوون. سەرکردایەتی فیعلی ڕاپەڕینەکەش کاک نەوشیروان مستەفا بوو. بەڕای من هەندێ هەڵە لە ڕاپەڕیندا ڕوویدا، گرنگترینیان ئەمانە بوون. یەکەم، ڕاپەڕین لە کاتی خۆیان نەبوو، ئەبوایە زووتر دەستمان پێ بکردایە یاخود هیچ نەبێ ئەو ڕۆژە هەڵساینایە کە لە خواروی عێراق ڕاپەڕین دەستی پێکرد. دووەم، پێویست بوو بۆ ئێمە هێزی خۆمان تەرخان بکەین و ئەمبارەکانی چەک و تەقەمەنی ڕژێم کۆنترۆڵ بکەین و بەکارمان بێنایە بۆ خۆمان. سێەم، ئەبوایە تەجنیدی ئەندام و پێشمەرگە کۆنەکانی خۆمان بکەین، واتە بەیانێک دەرکەین کە هەرچی ئەندام و پێشمەرگەی کۆنی یەکێتی هەیە پەیوەندی بە یەکێتیەوە بکاتەوە. چوارەم، ئەبوایە جەماوەر لە ناو شارەکانە چەکدار بکەین بۆ بەرگری لە شارەکان. پێنجەم، پێویست بوو هێڵی بەرگری لە شوێنی گرنگ دابنین، بۆ نمونە کە لە کەرکووک شکاین لە جیاتیەوەی لە چیمەن و لە قەرەهەنجیر هێڵی بەرگری دابنین. پێویست بوو هێڵی بەرگریمان لە دەربەنی بازیان و شیوە سوور و بەردەمی تاسلوجە دابنایە. شەشەم، ئێمە شەڕی ناوشارمان نەدەکرد، دەبوایە شەڕی ناوشار شێوەیەک بواە لە شەڕکردن، چونکە شەڕی ناوشار هەم ممکنە بە تایبەتی ئێمە وەک یەکێتی تاقیکردنەوەمان هەبوو، پێشمەرگەی ئێمە تاقیکردنەوەی هەبوو لە شەڕی ناولادێ و ناوگوندا و دەتوانرا زۆر باشتر لە دەشتەکان سوودیان لێوەربگیرێ. پێشمەرگە لە کاتی خۆیدا چەندین داستانیان تۆمار کرد و لە شەڕی ناوگوندەکاندا شەڕی نمونەییان کردووە. پاش ڕووداوەکانی ڕاپەڕین و ئازاری ساڵی 1991 کۆڕەوی ملوێنی لە کوردستان ڕوویدا. سەبارەت بەم ڕووداوە گەورەی گەلی کورد پرسیار لە سەرۆک مام جەلال دەکرێت ئایا دەتوانرا ڕێگا لە کۆڕەوەکە بگیرێ؟ نەخێر ڕەوەکە ئەوەندە زۆر بوو، ئەوەندە جەماوەری بوو، بە هیچ جۆرێک ڕێگای لێ نەئەگیرە. من چوومە پێنجوێن و لەوێ قسەم بۆ خەڵک کرد. هەزاران کەس لێم کۆبووە و هەموو چەپڵەی گەلێک گەرمیان بۆ لێدام. بەڵام کە داوام کرد بگەڕێنەوە کەس لەگەڵم نەگەڕایەوە. بەڕێی من لە ڕووی استراتیژیەوە قازانجی هەبوو، واتە ئەو سۆزەی هاتە سەر کورد و ئەو ناوچە ڕزگارکراوانەی ئێستا هەمانە و ئەو پاراستنە ئاسمانیەی لێی کرا هۆی ئەو کۆچە بوو. کاتێک جیمز بیکەر وەزیری دەرەوەی ئەمریکامان بینیەوە، وتی لە سەردەمی منە زۆر شتی گەورە ڕوویداوە، وەک ڕووخانی دیواری بەرلین و هەرەسێنانی سیستەمی وڵاتانی سۆسیالیست و چەند شتێکی تریشی باس کرد. بەڵام هیچ شتێک بەقەدەر دیمەنی ئەو کوردە کۆچکردووانە و ئاوارەبوونیان کاری تێنەکردم. بە تایبەتی کە مناڵانمە بینی لەسەر بەفر کەوتون، یەکسەر خۆم پێ نەگیرا بگەمەوە سەفارەت
ڕاستەوخۆ لە فڕۆکەکەوە قسەم لەگەڵ سەرۆک کرد و وتم پێویستە ئێمە فریایان بکەوین. سەرۆک مامجەلال وەک سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکی توندوتۆڵی لەگەڵ وڵاتانی ناوچەکە و جیهان هەبوو. بۆ ئەمە بەستە باسی پەیوەندیەکانی خۆی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و جیهان دەکات. ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە بۆ پەیوەندی ئەمریکا و یەکێتی لەکوێوە دەستی پێکردووە، ئەوە پێویستە بەڕاستی بگەڕێنەوە بۆ هەشتاکان. ناوبەناو کەسانی وەک ویلیام ئیگڵتن لە ئەوروپا نوێنەری یەکێتیان دەبینی، بەڵام بینینەکە بە سیفەتی شخصی بوو، نەیان دەوت ئەوە بە سیفەتی ڕسمیە. هەندێک جار ڕاستپاردە و قسەیان بۆ دەناردین. کاتی خۆی ئیگڵتن وەک سەفیر لە بەغدا بوو، بەڵام هێشتا پەیوەندی لە نێوان عێراق و ئەمریکا دروست نەبوو بوو. جارێکیان لە گفتوگۆی 1983 بۆ 1984دا ویستی بێت بۆ لامان و هەتا دوکانیش هات بۆ ئەوەی بێتە سوورداش، بەڵام نەیان هێش بێت بۆ لامان. بەڕاستی ئەوەی یەکەم هەوڵی ئەمریکا بوو بۆ ئەوەی پەیوەندیمان لەگەڵدا پەیدا بکە. لەو سەردەمەدا کە لەگەڵ عێراقدا گفتوگۆمان هەبوو، ئەمریکا زۆری پێباش بوو، تەشویقیان دەکردین و پێیان ڕاگەیاندین باش دەبێت لەسەری بڕۆن. ئەوان زۆرتر پەیوەندیەکانیان بە عومەر شێخموسەوە دەکرد، ئەو کاتە نوێنەرمان بوو لە لەندەن. ئەوەی بە ناوی یەکێتیەوە ڕاستەوخۆ پەیوەندی دەستی پێکرد، لە نیسانی 1989دا من چوومە واشنگتن. بۆ یەکەم جار نوێنەرانی وەزارەتی دەرەوەی ئەمریکی منیان بینی. لێپرسراوی دیسکی عێراق من و دکتۆر لەتیف و حەمەجەزای ئەندازیار و هێرۆخانیان بینی. ئەو کاتە ئەمریکا سیاسەتەکەی ئەوە بوو کە چار نییە بۆ ئێمە و هەر دەبێت لەگەڵ عێراقدا پێک بین و هەوڵێکی زۆریاندا قانەعمان کەن کە ئێمە واقعبین بین و ئەمری واقع ئەوەیە ئێمە لەگەڵ عێراق پێک بین و هەر دەبێت بچین پێک بین لەگەڵ عێراقدا. جارێکی تریش لە کاتێکدا کە ڕۆناڵد ڕێگن سەرۆک و شەڵتز وەزیری دەرەوە بوو، دیسان ئێمە لە وەزارەتی دەرەوە بانکراین و لە هەمان کاتدا تارق عەزیز مەوعیدێکی هەبوو لە وەزارەتی دەرەوە. ئەو مەوعیدەکەی هەڵوەشانەوە لەسەرەوەی کە وەزارەتی دەرەوە منیان بینیوە. وتی پێویستە داوای لێبوردن لە عێراق بکەن، چونکە ئەوە پیاوێکی تیرۆریستە و دژی ئێمەیە و لەبەرەوەی کە ئەوتان بینیوە من ئامادە نیم بێم بۆ بینینەکە. ئەوانیش بڵاویان کردەوە بە ناوی وەزارەتی دەرەوە ئێمە پۆزش ناهێنینەوە، ئێمە سربەستین لەوەی چێ دەبینین و چێ نابینین. ئەم پەیوەندیە تا شەڕی کوێت بەو شێوەیە مایەوە. تا ئەو کاتە ئەوان یەک کەسیان بۆ پەیوەندی دانا لەگەڵ ئێمە دەمان بینی، ئەویش لەسەر ئاستی مافی مرۆڤ بوو. ئەوان بە ئاشکرا دەیانوت ئێمە لەسەر ئەساسی سیاسی ئێوە نابینین، ئێمە ئێوە لەسەر ئەساسی پرەنسیپی مافی مرۆڤ دەبینین. لەبەر ئەوە لێپرسراوی مافی مرۆڤیان لە سەفارەتی ئەمریکا لە پاریس دانابوو بۆ ئەوەی پەیوەندیمان پێوە بکەن. پێش داگیرکردنی کوێت بە ماوەیەکی زۆر کورت من چووم بۆ پاریس و چوومە لای ئەو کەسەی دایان نابوو بۆ پەیوەندی و لێپرسراوی مافی مرۆڤ بوو لە سەفارەت. چووم داوای ویزەی لێ بکەم، چونکە داوت کرابووم بۆ کۆنگرەی نیشتیمانی KNC لە ئەمریکا. چوومە لای و پێم وت داوەتێکی وان بۆ هاتووە و زۆریش تااقەتی ئەم سەفەرم نییە. ئەگەر ویزەکەم دەدەیتێ خۆت بۆم بکە. ئەیژوتی باشە بۆ دەکەم. پاسپۆرتەکەی لێوەرگرتم و دای بە فەرمانبەرێک کە کارەکەی بە ئەنجام بگەێنێ. کەوتینە قسە و باس. ئەو کاتە خۆ ئامادەکردنی سوپای عێراقی هەبوو. زۆریان وایان دەزانی بۆ ئیسرائیلە. من وتم نەخێر ئەوە خۆ ئامادەکردن نییە بۆ ئیسرائیل، بەڵکو هێرشە بۆ سەر کوێت و لە کوێت دەدا و ئەیگرێ کە گرتیشی حکوومەتێک دروست دەکا و دوایی ئەینوسێنێت بە عێراقەوە. کابرای دیبلۆماسی پێکەنی وتی ئەوە شتێکی زۆر زەحمەتە. وتم نازانم زەحمەت بێ یان زەحمەت نەبێ، بەڵام ئەوە گۆڕانی نەخشەی ناوچەکەیە. نەخشەی عێراق ئەگۆڕێ و خۆ ئامادەکردنی سوپاکەشی پەیوەندی بە ئیسرائیلەوە نییە. ئەو باسە نەچوو بە مێشتیا و باوەڕی نەکرد. پەیوەندی لەگەڵ تورکیا یەکەم جار ڕۆژنامەنووسێکی ناوداری تورک هەیە بە ناوی محەممەد عەلی بیراند. داوای بینینی دکتۆر قاسملو منی کرد لە پاریس. ئێمەش بینیمان. ئەمە سەرەتای 1990 بوو، واتە پێش داگیرکردنی کوێت. ئەو پەیوەندیە لەگەڵ داگیرکردنی کوێتدا هاتە پێشەوە. جارێکی تر محەممەد عەلی بیراند هاتە لەندەن و من بینیم و پێیوتم تۆ ئامادەی ئەگەر یەکێک بێت بتبینێ؟ وتم بەڵێ ئامادەم، بەڵام بەمەرجێ. وتی باشە تۆ باوەڕت بە من هەیە؟ وتم بەڵێ باوەڕم بە تۆ هەیە. جا بەڕاستی باوەڕم پێدەکرد و دۆستمانە و قسەکانی ڕاست و ڕەوانە و هیچ پێچ و پەنای نەبوو، واتە دڵنیا بووم فێڵم لێ ناکات.
ئەوتی من کاتێک پێت دەڵێم بیان بینە کە دڵنیابم ئاستی بینینەکە چۆنە و بزانم ئایا قسەکان ڕاستەوخۆ دەگاتەوە شوێنی پێویستی خۆی. ئەو کاتە سلێمان دیمرێل سەرۆکوەزیران بوو، دەنا من پێت ناڵێم بیان بینە. ماوەیەکی پێچوو تەلەفۆنێکی لەگەڵ کردم و وتی یەکێک دێت بۆ بینینت. منیش وتم زۆر چاکە. کابرایەک هاتە لەندەن و لەگەڵ لەتیف ڕەشید لە ڕیستۆرانتێکی ئیتاڵی بینیمان و قسە و باسی ئەوەمان کرد کە پەیوەندی لە نێوان ئێمە و ئەوان چۆنە و باسی پەیوەندی کورد و تورکمانمان بۆ کرد کەوا کورد و تورک سەدان ساڵە پێکەوە دەژین و ئێستا حەق نییە ئێوە دژی ئێمە بن و هەتا من مەسەلەیەکم بۆ هێنایەوە وتم تاکە میلەت کە هەتا سەر لەگەڵ تورک مایەوە تا دروستبوونی کۆماری تورکیا کورد بوو. من لە خلیفانەوە چوون بۆ تورکیا. ڕۆژنامەکانی تورکیا زۆریان بەباشی لەسەر نووسین. زۆربەی مانشێتی ڕۆژنامەکان باسی سەفەرەکەی من بوو. تەنانەت ئێوارەکەی کە بۆ سبەینێ کۆبوونەوەی سۆسیالیست ئینتەرناشنال بوو لە ئوتێلەکە چوون بۆ نان خواردن. لەولاوە ڤیلی براندی سەرۆکی پارتی سۆسیال دیموکراتی ئەڵمانیا لەگەڵ چەند سەرۆکێکی تر دانیشت بوو کە منیان دیت سڵاویان کرد و هەستان. منیش چوومە لایەن. ڤیلی براند وتی زۆر بەخێر بیت، دەبێت من سوپاست بکەم بەهۆی تۆ کۆنگرەکەمان ناوبانگی دەرکرد. منیش وتم زۆر سپاست دەکەم بەهۆی ئێوەیە من هاتووم و لەوێشدا ڤیلی براند قسەی زۆر جوانی کرد. وتی ئێوە بەتەنیا نین، ئێمە پشتیوانتانین، ئێمە خەباتی ئێوە بەهی خۆمانەزانین. خۆشی لە وتارەکەیدا بۆ کۆنگرە باسی ئێمەی کرد. منیش لەو کۆنگرەیەدا وتارێکم خوێندنەوە. ئیتر لەو کاتەوە پەیوەندیمان لەگەڵ تورکیادا بەگشتی و لەگەڵ ئۆزال بە تایبەتی دروست بوو زیاتر پەرەیسەند. سەرۆک مامجەلال پێش هەموو ڕووداوێک خوێندنەوە و بۆچوونی خۆی هەبوو. زۆربەی پێشبینی و ڕوانینەکانی دەهات نەدی. من لە 11 ئایاری 1990 داوت کرابووم بۆ ئەوەی لەوێ وتارێک پێشکەش بکەم. منیش وتارێکم بە عەرەبی نووسی و دام بە بەرهەم ساڵح بۆ ئەوەی بۆم بکات بە ئینگلیزی. دوای ئەوەی بۆی تەواو کردم، شەوێ لە ڕێگا لە دەرەوەی شار لەناو ئۆتۆمبیلەکەدا بۆی خوێندمەوە بۆ ئەوەی تەلەفۆزی هەندێ وشەم بۆ ڕاست بکاتەوە. لام زەحمەت بوو. ناونیشانی وتارەکە دەربارەی کێشەی کورد و بینینی ئێمە بوو بۆ نەوەدەکان. لە پەرەگرافێکدا باسی ئەوم کردبوو دەڵێم کە ئەو سوپا عێراقیی کۆکراوەتەوە بۆ هێرشە بۆ سەر کوێت. باسی سیناریۆکەم کرد. عێراق کوێت دەگرێت و حکوومەتێکی پۆپێت دروست دەکات و دوای ئەوە ئەیبەستێت بە عێراقەوە. لەوێ کە ئەو قسەیەم کرد لە خاڵەکانی تر مناقەشەم لەسەر نەکرا. چونکە من باسی ئەوم کردبوو ئەگەر جوڵانەوەی ڕزگاری خەڵکی کوردستان لەسەر دەستی حیزبی ئەلمانی سەر نەکەوێ ئەوە جێ دەکرێتەوە بۆ گروپی توندڕەوی تیرۆریست. لە کوردستانیش وەک وڵاتانی تر ئەو گروپانە پەیدا ئەبن. لەبەر ئەوە حەقا هێزە دیموکراتیەکانی دنیا پشتیوانی ئەو جوڵانەوە ڕزگاری خوازەی خەڵکی کوردستان بکەن کە زۆر دیموکرات و پێشکەوتن خواز و مەدەنیە. هیچ کەس لە ئامادەبووان لاریان نەبوو لەسەر باسەکە. تەنها سێر جۆن مابرۆری نەبێت ئەویش تعلیقەکەی ئەوە بووتی وەڵاهی مستر تاڵەبانی بۆ پرستیجی جەنابت و هێزی بربەرەکانی عێراقی باش نییە مبالەغەی وا بکەن. ئەزانم ئێوە هێزێکی بربەرەکانن، بەڵام ئەوە زیاد باسکردنە دەربارەی گرتنی کوێت. من سوور بووم لەسەر قسەکانی خۆم و سوور بووم لەسەر ئەوەی کە سوپای عێراقی کۆی داگیر دەکات و ئێوە بارودۆخەکە وەک ئێمە نابینن و ئەو گرژیە وەک خۆی نابین و ئەو ڕاستیانش کە ئێمە ئەیزانین لە ناوەوەی وڵات ئێوە وای نازانن. ئێدوارد مۆرتیمەر داوەتی لەتیف ڕەشید و منی کردبوو. لەگەڵ دیڤید گۆربۆس لێپرسراوی بەشی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە وەزارەتی دەرەوەی بریتانیا. من وێنەیەکم لە وتارەکەی خۆمدایە و وتم ئەو فەقەرەیە بخوێنەرەوە کە خوێندەوە وتی مامجەلال مبالەغەکردن بۆ تۆ و بۆ ناو شخصێتی تۆ باش نییە. پیاوێکی ناسراوی وەکو تۆ نابێوا بیرکاتەوە. وتم باشە ماوەیەکی تر قسەی لێ ئەەکەین و دەیبینینەوە و بزانین وایە یان وانە. ماوەیەک بەسەر ئەو کۆبوونەوەیەدا ڕۆیشت و عێراق کوێتی داگیر کرد. مەسعود بارزانی و من لە بەغدا بووین بۆ مەسەلەی گفتوگۆ. سەدرەدین ئاغاخان هاتبوو، سێرجۆنی لەگەڵ بوو. تارێق عەزیز داوەتێکی کردبوو، ئێمەش بانگ کرابووین. چوومە لای سێرجۆن و وتم ئایا ڕۆژەکە و وتارەکەی چەتەم هاوست لە یادە؟ وتی بەڵێ لە یادمە. لەو کاتەدا ئاغاخان هاتە پێشەوە وتی ئەوە چییە مستەر تاڵەبانی؟ منیش چیرۆکەکەم بۆ باس کرد. ئاغاخان وتی بێگومان خەڵکی وڵاتی خۆیان حکومەتی خۆیان باشترە ناسن.
لە پاش ڕاپەڕینە مەزنەکە سەرۆک مام جەلال بەم شێوەیە گوزارش لە هەستی خۆی دەکات کاتێک بۆ یەکەم جار دەگەڕێتەوە بۆ کوردستان. لەو کاتانەدا ئەتوانم هەستم بەم شێوەیە دەربڕم. یەکەم، مرۆڤ بەڕاستی هەست بە خۆشی و سەرکەوتنەکات. خۆشی و سەرکەوتن زۆر شتێکی خۆشە، بە تایبەتی بۆ ئێمەمانان کەوا چەندین ساڵە تووشی چەندین شکست بووین و ئاشبەتاڵ لە دوای ئاشبەتاڵ تووشمان بووە و بڵاوی پێکردوین و جۆرەها کۆسپی بۆ دروست کردوین. ئەوە ساتێکی زۆر دڵخۆشکەرە. یەکەم جارە هاوڵاتیانی میلەتەکەمان دەبینین ڕاپەڕیون و ئازاد و سەرفرازن. بەڕاستی زۆر دڵخۆش بووم. دووەم، پیاوشانازی دەکا بەوەی کە خۆمان ئەو ڕاپەڕینەمان ئەنجام داوە، واتە ئەو ڕاپەڕینە هی میلەتی خۆمان بووە، بەهێزی خۆمان و بە پشتیوانی خۆمان بووە. نەهێزی بێگانە هاتووە و نە هیچ سوپایەک یارمەتی یاوین، خەڵکی وڵاتەکەمان بەهێزی خۆی ڕاپەڕینەکەی ئەنجام داوە. سێم، زۆر دڵخۆش بووم کە ڕێبەر و ئەندازیار و هەڵسوڕێنەری ئەو ڕاپەڕینە یەکێتی بووە. کەرکووک ڕزگار کرا. ئەمزانی نەوشیروان مستەفا ڕێبەرەکەی بووە. سەرۆک مام جەلال چەندین گەشتی دیبلۆماسی بۆ دەرەوە دەکات بە مەبەستی کۆکردنەوەی پاڵپشتی زیاتر بۆ ئەزموونی حکوومەتی هەرێمی کوردستان. لە کۆن زەمانەوە داگیرکەرانی کوردستان هەوڵیان داوە مەسەلەی کورد لە ناو چوارچێوەیەکی زۆر تەسکدا بهێڵنەوە و دەرگای لێدا بخەن و نێڵن دەنگی کورد بگاتە دەرەوە و پەیوەندی لە نێوان خەڵکی کوردستان و دەرەوە نەمێنێت. تەنانەت ئەو مەسەلەیە باوبوو لە کوردستاندا کورد پشت و پەناکەی تەنها چیاکانی کوردستان خۆیەتی. ئێمە بەو هەوڵەی کە دامان لە پەیوەندیکردن بە پارتە سۆسیال دیموکراتەکان و بە بەشداری لە کۆنگرەی پارتی کرێکارانی بەریتانیادا ئەو ساڵە تاکە کەسی بێگانە بووم کە ڕێم درا لەو کۆنگرەیەدا وتار بخوێنمەوە. لەوێ وتم جاران خەڵکی کوردستان دەیانوت هەر شاخەکانی کوردستان پشتیوانیانە، بەڵام ئەوە ئەمڕۆ دوور لە شاخەکانی کوردستان لە ناو دۆست و پشتیوانانی خەڵکی کوردستاندام. چەپڵەیەکی زۆریان بۆ لێدام و ئەو ڕستەیەیان پێ دووبارە کردمەوە. لە پاشان پەیوەندیمان کرد لەگەڵ حکوومەتەکانیش. پێویستە بڵین یەکەم سەرۆکی حکوومەتی ئەوروپا کە پێشوازی لە ئێمە کرد ڤلاسڤاڤ هاڤڵی سەرۆکۆماری چکسلۆڤاکیا بوو. ئەوە پێش سەرکەوتنمان بوو، لە کاتێکدا بوو کە باری سیاسی و پێشمەرگانەی ئێمە زۆر باش نەبوو. بۆیە پێویستە چاکەی ئەو پیاوەمان لەبیر نەچێ. ئێمە هاتبووینە ناو ئاستی سیاسەتی نێودەوڵەتیەوە. ئێمە لە کوێیت داوەت کرابووین، ئەویش پاش ڕزگارکردنی کوێیت بوو. چوین پیرۆزباییان لێ بکەین و پەیوەندیان لەگەڵ دروست بکەین. پاشان ئێمە لە کۆنەوە پەیوەندیمان لەگەڵ ئێراندا هەبوو کە چوومە ئێران هەم جەنابی ڕەفسەنجانیمان بینی و هەم دکتۆر عەلی ویلایەتی و چەند کار بەدەستێکی دەسەڵاتداری تر وەکو ئاغای موحسینی ڕەزایی و چەند لێپرسراوێکی تر. تێڕوانینی سەرۆک مام جەلال بۆ شاری کەرکووک و پێکەوە ژیان لە کەرکووک جیاواز بوو لە تێڕوانینی زۆربەی سیاسەکانی تری عێراق. سەرۆک مام جەلال لەسەر کوردستانی بوونی کەرکووک و ناوچەکانی تر بەم شێوەیە دەدوێ. شک لەوەدا نییە کە کەرکووک شارێکە لە کوردستان. ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژوو تەماشا دەکەین کەرکووک شارێکە لە کوردستان. ئەگەر بگەڕێینەوە سەر ئەو گەڕیدانەی کە هەر لە دێر زەمانەوە دەهاتن بۆ ناوچەکە هەمویان وتویانە کەرکووک شارێکی کوردستانیە. هەتا لە زمانی عوسمانلیدا و لە ئینسایکلۆپیدیای عوسمانی کە بە قاموس الإعلام ناسراوە باسی کەرکووک دەکات. ئەڵێ کەرکووک شارێکە لە شارە زۆری کوردستان 3 لەسەر 4 کوردە و چارەکەکەی تری تورکمان و عەرەب و خەڵکی ترن. لە کاتی ئینگلیزدا ئەوان سەرژمێریان کردووە. لەوێشدا بەشی زۆری کەرکووک کورد بووە. عوزبەت الئومەم هاتووە، لیژنەی عوزبەت الئومەم ئینگلیز و تورک و عێراق سەرژمێریان کردووە. لە هەمویاندا کورد بەشی هەرە زۆرەکەی ناوچەکە بووە. بەڵام جیاوازی لە نێوان ئەو سێ لەسەر ژمارەی تورکمانە، لەسەر ژمارەی زیادەی کوردیشە. بۆ نمونە ئینگلیز و عێراق و تورکیا هەرسێکیان لەسەر ئەوە ڕێکەوتون کە بەشی زۆری خەڵکی ناوچەکە کوردن. بڕیاری عوزبەت الئومەم کە داوێتی بڕیارێکی نێودەوڵەتیە، دەڵێ پاش ئەوەی مڕاجعی هەموو کتێبی جوگرافیەکانی کۆنمان کردەوە، هەموو ئەتڵەسەکانمان بینی بۆمان دەرکەوت ڕۆژێک لە ڕۆژان ئەو ناوچەیە کوردستانە، عێراق نەبووە. سنووری عێراق لە تکری تێنەپەڕیوە، لە جەبەل حەمرین بەرەو هەورازەوە ئەوە کوردستانە. بڕیارێک هەبووە لە دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە بۆ ئەوەی کە ڕێژەی کورد لە کەرکووک کەم بکرێتەوە
کۆمەڵێک کاریان بۆ ئەو بڕیارە کردووە. سەرۆک مام جەلال بەوە ناسرا بوو کە لە پەیوەندیەکانیدا چوەک سیاسەت و چوەک کۆمەڵایەتی خاوەن پەیوەندیەکی قۆڵ و توند و تۆڵ بوو. دۆستایەتی لەگەڵ کەسایەتی عەرەبیەکاندا زۆر بوو، تەنانەت پشتیوانی لە خەباتی گەلی عەرەب دەکرد. من پشتیوانی لە خەباتی گەلی عەرەب دەکەم و پێم خۆش بووە کە خەباتی گەلی عەرەب لە پێناوی سەربەخۆیی و دیموکراتی و یەکگرتنەوەیەکی دیموکراتیانە سەر بگرێ. من زۆر لە زوو لە کاتێکدا کە لە کولیەی حقوق بووم پەیوەندیم باش بوو لەگەڵ کۆمەڵێک لە خوێندکارانی عەرەب کە سەر بە بیر و باوەڕی جیابوون. باوەڕم بەوە هەبوو مەسەلەی کورد تەنها لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتدا چارەسەر دەکرێت. بۆ ئەو چارەسەرش پێویستمان بە هاوکاری و پشتیوانی گەلانی عەرەب هەبووە، بە تایبەتی دوای پەرەسەندنی بزوتنەوەی نەتەوایەتی عەرەب بە سەرۆکایەتی عەبدولناسر. پێم وابوو ئەوە بۆتە مەرجێک لە مەرجەکانی ڕزگاری عێراق و کوردستان کە پێویستە پەیوەندیەکی باشمان هەبێت لەگەڵ جوڵانەوەی ڕزگاری خوازی عەرەبی. لەو کاتەوەی کە کورد تەنها پەیوەندی لەگەڵ حیزبی شیوعیدا هەبوو، ڕێچکەیەکی ترم داهێنا کە پەیوەندی بە غەیری حیزبی شیوعیەوە بکرێت، بە تایبەتی بە قەومیەکانی عەرەبەوە. پێم وایە بۆ یەکەم جار لە ساڵی 1954دا پەیوەندیمان کرد بە حیزبی بەعسی عەرەبی ئیشتراکیەوە، ئەویش لە دارالموعەلمین العالی بوو. چەند کەسانێکیان هەبوو بۆ یەکەم جار لە کۆبوونەوەیەکی ئەواندا بەشداریمان کرد کە بۆ خوێندکارانی خۆیان کردبوو. من لەوێ لەسەر برایەتی کورد و عەرەب قسەم کرد و نیشانمدا بەردی بناغی ئەو برایەتیە لەسەر ئەوەدا دەمەزرێ کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە کتێبەکەیدا ئەلئەکراد وەلعەرەب نووسی بووی کە مافی چارەی خۆنووسین بۆ هەردوو گەل بسەپێنرێت و بسەلمێنرێ و ئەو دوو گەلە لە جیاتی یەکگرتنێکی بە زۆر سەپێنرا و بەسەریاندا یەکگرتنێکی بە ئارەزوو لە ناوخۆیاندا دروست بکەن و پێکەوە بژین. لە ساڵی 1955 کە بۆم ڕێکەوت و چوومە دەرەوەی عێراق، لە سووریا هەوڵمدا پەیوەندی لەگەڵ حیزبە قەومیە سووریەکانی ئەو سەردەمە دروست بکەین. لەو کارەدا سەرکەوتنێکی ئەوتۆمان بەدەست نەهێنا. بەڵام ساڵی 1975 کە لە سووریا بووم و لە هەمان کاتدا دکتۆر کەمال فوئاد و زەبیحی و هەژاریش لەوێ بوون و بەیەکەوە پیاسەمانە کرد، ڕۆبەڕووی سدیق شەنشەل و فوئاد سامەڕایی بووینەوە. یەکەمیان سکرتێری بەعس و دووەمیان جێگیری سەرۆکی حیزبی ئیستیقلال بوو. ئەوان هاتبوون بۆ کۆنگرەی ناوچەیی عەرەبی و زەبیحیان دەناسی. پاش چاکوچۆنی ئێمەی بەوان ناسان. لە شوێنێکدا نیشتین و پرسیاریان کرد بۆچی پەیوەندی لەگەڵ هێزە نەتەوەییە عەرەبیەکان ناکەین. ئێمەش وتمان زۆر حەز بەو پەیوەندیەکەین، بەڵام چۆن ئەو پەیوەندیە بکەین؟ وتیان باشە ئێمە بۆتان سازەکەین. هەر لەو بوارەدا ئێمە پەیوەندیمان لەگەڵ میسریش پەیدا کرد و لە هەمان ساڵدا واتە لە ساڵی 1950دا قسەمان لەگەڵ کەمالەدین ڕەفعەت کرد. یەکێک بوو لە سەرکردەکانی ئەفسەرە ئازادەکانی میسر و دۆستی نزیکی جەمال عەبدولناسر بوو. ئەو پەیوەندیە بوو بە سەرەتای دانانی ڕادیۆی کوردی لە میسر. لە ڕزگارکردنی عێراقدا لە ساڵی 2003 سەرۆک مام جەلال ڕۆڵی بەرچاو دەبینێ و دەبێتە متمانە پێکراوی هاوپەیمانان. لە نیسانی 2002 مەزعود بارزانی و من بانگێش کراین بۆ ئەمریکا. لەوێ چاومان بە وەفدێکی ئەمریکی گەورە کەوت، نوێنەری هەموو دەستگاکانی تێدا بوو، لەوانە نوێنەرانی کۆشکی سپی، پەنتاگۆن، وەزارەتی دەرەوە و CIA. لە کۆبوونەوەکەدا ئاگادارمان کردنەوە ئێمە ئامادەین هاوکاریتان بکەین، بەو مەرجەی عێراقێکی دیموکراتی فیدراڵدا بمەزرێت. ئێمە باسی فیدراڵیمان بۆ کردن و ئەوان مەسەلەکەیان قبول کرد. هەردوای ئەو سەردانە لە ئابی هەمان ساڵدا لەگەڵ وەفدێکی عێراقیش چوین و لەوێ هەمان باسمان بۆ کردن. هێزی بربەرەکانی عێراقی ئامادەی هاوکاریە و ئامادەیە بەیەکەوە خەبات بکەین بۆ ڕووخاندنی ڕژێم و ئێمەش لەگەڵتاندا بەشدار دەبین لە ڕاپەڕاندنی گەلی عێراقدا. لە پاشاندا وتمان ڕزگارکردنی عێراق زۆر ئاسانە، چونکە سەدام بێهێزە و زوو دەڕوخێ، بەڵام حکومڕانی لە دوای ڕووخاندنی سەدام زەحمەت و قورسە و تەنها بە ئەمریکا ناکرێت. پێویستە هێزە عێراقی ڕەسەنەکان هاوکاریتان بکەن، ئەو هێزانەی کە لە ناو عێراقدان و بوونیان هەیە. ڕووداوەکانی دواییش ڕاستی بۆ چوونەکانی ئێمەی دەرخست، بە تایبەتی دوای ڕووخاندنی سەدام و دام و دەستگای بەعەس بەڕێوەبردننی عێراق تەنها بە ئەمریکا ناکرێت. یەکێتی چەند ڕۆڵێکی بینی.
لەوانە یەکەم یەکێتی پێش دەستپێکردنی جەنگ هاوکاری تەواوی لەگەڵ ئەمریکادا هەبوو. یەکێتی پەیوەندی کرد بە ئەفسەرە ئازادەکانی ناو عێراقەوە و هانیدان بۆ هاوکاری لەگەڵ ئەمریکا و بۆ کۆکردنەوەی دەنگ و باس و زانیاری ورد و زۆر بە نرخ و بەبایەخ لەسەر عێراق و لەسەر سوپای عێراق و بارودۆخی عێراق. دووەم، ئێمە هاوکاری ئەمریکامان کرد بۆ هێنانی چەندین وەفدی ئەوان بۆ کوردستانی عێراق و لای یەکێتیەوە میوانداری کران. لێرەوە پەیوەندیان لەگەڵ ئەفسەرانی ناو سوپای عێراقی کرد و دەنگ و باسیان کۆکردەوە و ئەوان زۆر سوپاس و یارمەتی و هاوکاری ئێمەیان کرد. لە پاشاندا بەیەکەوە هاوکاریمان کرد لە دژی گروپی ئەنسار ئیسلام. ئەوان زۆر ڕازی بوون لە هەموو چالاکی هاوبەشەکان و لە پاشاندا هاوکاریکردنمان بۆ ڕزگارکردنی کەرکووک و موسڵ و خانەقین و شوێنەکانی تر و ئێمەش زۆری ئەو شوێنانە خۆمان گرتمان، بەڵام دامانە دەست ئەوان بۆ ئەوەی ئیدارەی بکەن و بەڕێوەی برن. واتە ئەتوانم بڵێم و خۆشیان ئەڵێن لەناو معارەزەی عێراقیدا کورد هاریکاری زۆر باشی کردوون و لەناو کوردیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان دۆستی سەرڕاستیان بوو، ئەو هێزە بوون کە هیچ دوودڵی نەبووە لە دژایەتی کردن. ڕژێمیش دوژمنی سەرسەختی بوو و کلکگرێدانی نەبووە لەگەڵ ڕژێم و بە سەرڕاستی و بە هەموو جددیەوە دوژمنایەتی کردووە و بەو جانەشەوە لەگەڵ ئەمریکا هاوکاری کردووە بۆ ڕووخاندنی ڕژێمی سەدام. کاتێک کە رامسفێلد پرسیاری لە من کرد ئایا ماوەی ڕووخاندنی سەدام چەندە، پێم وت لە نێوان 2 تا 3 هەفتەیە. برادەر هەبوو ماوەی کەمتریەدایە، بەڵام من وتم لە نێوان 2 تا 3 هەفتە سەدام دەڕووخێ و بەرگری پێناکرێت. هۆکەشم ئەوە بوو ئەمزانی لەشکری عێراق ورەی نەماوە و ژمارەیەکی زۆری هەڵاتووە. ئەگەر شەڕیش بکات بەشێکی زۆری ئەچێتەوە ماڵی خۆی و هەڵدێت. ئەوە بوو هەر کە شەڕەکە دەستی پێکرد لە 170 هێزی چەکداری هەمەجۆری عێراق شوێنەکانی خۆیان جێهێشت و چوونەوە ماڵی خۆیان. تێگەیشتنی سەرۆک مامجەلال بۆ مەسەلەی فیدراڵی تێگەیشتنێکی واقعی و جیاواز بوو. سەبارەت بەم مەسەلەیە سەرۆک مامجەلال دەڵێ: من وا تێگەیشتوم فیدراڵ مانای ئەوەیە کوردستانی عێراق بە سنوورە جوغرافیەکەی کە بە درێژایی چیای حەمرینەوە درێژ دەبێتەوە تا دیجلە، لەوێوە دەڕوات هەتا کۆتایی دیجلە، ئەو ناوچەیە کوردستانە و بخرێتە ژێر دەسەڵاتی حکوومەتێکی کوردستانی، لەلایەن خەڵکی کوردستانەوە هەڵبژێرراو بێت و هەموو کارەکانی ناوخۆی خۆی بەدەستەوە بێت. تەنها کاروباری سەرۆکایەتی و سوپا و پەیوەندی دەرەوە و دارایی گشتی بدرێ بە مەرکەز، ئەوەی تر هەمووی لە دەسەڵاتی ئەو حکومەتە فیدراڵەدا بێت. من بەم شێوەیە لە مەسەلەکە تێگەیشتوم. پەیوەندی مامجەلال و مامۆستا ئیبراهیم ئەحمەد وەک 2 هاوڕێ و 2 دۆستی پشتیوان لە ڕووداوەکاندا. بێگومان مامۆستا ئیبراهیم لە جیلی ئێمە نەبووە. من لە دوورەوە یەکێک بووم لە معجیبەکانی مامۆستا ئیبراهیم. بەهۆی گۆڤاری گەلاوێژ و نووسینەکانی لە ناو گەلاوێژدا من یەکێک بووم لەوانەی کە زۆر پێی معجیب بووم. هەروەها کاتی گەنجی لە کۆیە ئەو کەسانەی کە ئێمە ئیشمان لەگەڵ دەکردن یان لێیانەوە شت فێر دەبووین وەک سەمەد مەنجەڵ، عومەر دەبابە و عەلی عەبدوڵڵا. ئەوانە زۆر مەدحی مامۆستا ئیبراهیمیان دەکرد. هەروەها مامۆستا لە زیندانیشدا خۆڕاگر بوو. وەک پارێزەرێکیش لە دادگا قسەی نەستەق و نیشتیمان پەروەرانەی زۆر دەکرد و بە هەڵوێز بوو. من سەردەمێک ئاواتم ئەوە بوو کە بیناسم. ئەوە بوو یەکەم جار لە کۆنگرەی 2 پارتی کە لە ماڵی عەلی حەمدی گیرا لەوێ ناسیم. پەیوەندی مامجەلال لەگەڵ هاوسەرەکەی چەند ڕەهەندێکی هەبووە. هێرۆخان جگە لە خێزانم چەند شتێکی تریشە. یەکەم وەکو دکتۆرە بۆ من، بەڕاستی زۆر ئاگای لە سیحەتمە وەکو دکتۆرەیەک لەگەڵمایە. دووهەم وەکو ڕاوێژکاریشە، لە زۆر شتا ڕاوبۆچوون ئاڵوگۆڕەکەین و پرسی پێ دەکەم. سێهەم مشورخۆرمە، ئەو مشوری زۆر شتی ڕۆژانەی ژیانم بۆ دەخوات. چوارەم هاوڕێمە و بەڕاستی هەڤاڵە. هێرۆ خۆی شخصێتێکی خۆی هەیە و لە شخصێتی مندا نەتواوەتەوە، هەر بۆیە ناوەکەشمی هەڵ نەگرتووە. ناوی هێرۆ ئیبراهیم ئەحمەدە، نەک هێرۆ تاڵەبانی. هەروەها گەلێک جار جیاوازیشمان دەبێت لەسەر سیاسەت، ئەو ڕێگایەک دەگرێ و من ڕێگایەکی تر.
ئاخۆمام جەلال لە تەمەنی سیاسی 70 ساڵەی خۆیدا لە چی پەشیمان بێ؟ من پێم وایە لە سەرەتای ژیانمەوە وەکو خەتی شەمەنەفەر دوو خەتم گرتووە و لێی پەشیمان نیم. یەکێکیان ڕێگەی خەباتی ڕزگاری خوازی کوردستانیە. خۆم پێی ئەڵێم کوردایەتی، واتە خەباتی ڕزگاری نیشتیمانی دیموکراتی خەڵکی کوردستان. دووەم بیرروباوەڕی چەپ و بیرروباوەڕی سۆشیالیستی. ئەم دوو خەتە لە تەمەنی خۆمدا هەمیشە لەسەری ڕۆیشتوم. اینجا ئەوە بایاندا بێتەوە هەوراز و نشێویان کردبێ وەکو خەتی شەمەندەفەرێک کە دەڕوا، بەڵام ئەو دوو خەتە لێی پەشیمان نیم و لەسەریانە ڕۆم.